خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. ئێوە بینەری کەناڵی هیوان و من شەماڵ عەلیم. ئەمڕۆ بە باسێکی گرنگ لەگەڵ ئێوەی ئازیزم کە پەیوەندی بە ژیانی سەرجەم ئێمەوە هەیە و هەڕەشەیەک کە ڕووی لە ئێمە و ئایندەمانە وەکو ڕەگەزێکی زیندوو. ئەویش بابەتی ژینگە و هەڕەشەی تێکچوونی ژینگەیە. بەدەگمەن پەیدا دەبن ئەوانەی بڵێن ژینگە گرنگ نییە و پارێزگاری لە ژینگە هەوڵێک و مەبەستێک نییە کە خەباتی بۆ نەکەین. کەس نییە بتوانێت دژایەتی ئەو ڕاستیە بکە کە ژینگە بابەتێکە کە هەموومان کۆ کاتەوە لە ڕاستەوە بۆ چەپ، هەمووان لەسەرەوە کۆکن کە کار بۆ ژینگەیەکی باشتر و پاکتر و تەندروستتر بکەین. لەسەر تاسەری دنیا ساڵ لە دوای ساڵ و لەگەڵ دەرکەوتنی توێژینەوەی نوێ لەسەر مەترسیەکانی پیسبوونی ژینگە و تێکچوونی ئاو هەوادا بایەخدان بە ژینگە باڵاتر دەبێت. بەڵام دیارە ئەم بابەتە لە وڵاتانیش وەکو کوردستان کە هەم نەوتیە و هەم گەندەڵ کارەساتەکانی ژینگە چەند بەرابەر و باسی ژینگە چەند بەرابەر بایەخدارترە. بۆ بەرنامەی ئەمڕۆ من هاوڕێکی ئازیزم لەگەڵایە، هاوڕێ ئاسۆ کەریمزەند، وەک پێناسێک بۆ ئەوانەی کە کاگاسۆ ناناسن. کاگاسۆ چالاکوانی ژینگەیە، یەکێکە لە ئەندامانی دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی تێکۆشانی کارگەران لە ساڵەکانی هەشتایە. ئەمڕۆ چالاکوانێکی ژینگەیە و ئەو خۆی دەرچووی کۆلیژی ئابووری مستەنسریەیە لە بەغا، خاوەنی بڕوانامەی کۆلیژی ئەندازیاری ئیکۆلۆژیە لە کارلستاد لە سوید. ئێستا ئەندامی دەستەی ئەنجومەنی شارەوانی کارلستادا و هەروەها ئەنجومەنی تەندروستی دەڤەری ڤێرملاند و لامان کاتیشا ئەندامی یەدەکی پەرلەمانی سویدە لەسەر لیستی پارتی ژینگە. کاگاسۆ بەخێراتی. سپاس بۆ کاکە شەماڵ، دەستان خۆش بۆ ئەم بەرنامەیە. زۆر بەخێراتی. من ئەو بابەتانەی کە ئەمڕۆ ئەمەوێ قسە لەسەرا بکەم، بەڕاستی سەرەتا من ئەوە بڵێم کە ئەم بەرنامەیە وەکو بەڕێزیشت پێشتر پێکەوە قسەمان کردو ئاماژت پێدا. ئەم باسە باسی ژینگە باسێک نییە کە بە تەنها بە بەرنمەیەک ببڕێتەوە. ئێمە وامان لە نەخشەیە کە لە کەناڵی هیواوە مەسەلەی ژینگە و بە تایبەتی ژینگەی کوردستان بکەین بە مەلەفێک کە ناوبەناو بەرنامەی تازە و لەسەر لایەنە جۆرا جۆرەکانی قسە بکەین. من بەڵێ زۆر سپاس. من شتێک کاگاسۆ بە ئەترافێ لە بەردەمی بەڕێستا بکەم. من و تۆ دەمێکە یەکترە ناسین و دەمێکە زانی کە من کەسێکی کۆمونیستم و دەمێکە ینی خۆم بە خاوەنی بیر و باوەڕێکی سۆشیالیستی و منهەجێکی سۆشیالیستی ئەزانم. بەڵام لە ڕۆژەوە کە باسی ژینگەم بیستوە بە جۆرێ لە جۆرەکان تەسویرم هەتاکو بۆ خواستی یەکسانی ئینسانەکان یاخود ئامانجی یەکسانی ئینسانەکان جۆرێک گۆڕاوە. دەورانێک یا مەسەرەن بە عموم ئەوانەی کە سۆشیالیستن بیر لە یەکسانی ئینسانەکانەکەنەوە لەم ڕۆیە، بیر لە ژیانی ئینسانەکانەکەنەوە لەم ڕۆیە. بەڵام ئەم بۆعدا لە دیفاعکردن لە ژینگە یاخود مەسەلەی ژینگە ئەوانە جۆرێک ئەتوانێت ئاسۆت فراوانتر و ڕوونتر بکاتەوە ئەوەی کەوا نەک یەکسانی بینی ئینسانەکان کە لەم ڕۆیە ئەژین لەگەڵ یەکە، یەکسانی بینی ئینسانەکان ئەوانەی ئەم ڕۆژین و ئەوانەی ئایندەش لە دوای ئێمەوە دێن. یعنی ڕەگەزی ئینسانی نەکرێت تەنها لە بوعدە مەکانیەکە و لە بوعدە بڵێن شوێنەکە یەک ببینی، جیاوازیە ناسیۆنالیستیەکان و جیاوازیە ڕەگەزیەکان و ئتنیکیەکان و دینیەکان وانە لە بەرچاو نەگری، ئینسان وەکو ئینسان ببینی. دووبارە ئینسان لە بۆدێکی زەمەنی شایەکسان ببینی، یعنی ئەوانەی کە لە دوای ئێمەش دێن بە ئەندازەی ئێمە مافیان هەیە، بە ئەندازەی ئێمە حەقیان هەیە کە لە ژینگەیەکی پاک و سالم و تەندروست و بێکێشە بەهرەمەند بن، ئۆکسجین بۆوانش بمێنێتەوە. مەبەستمەوەیە کە لەم بابەتەوە من حەقەتەکەی ئەوەیە گەرچی ساڵانێکی دوور و درێژ باوەڕم بە یەکسانی بینی ئینسانەکان بووە، بەڵام کاتێکە باسی ژینگە هاتە پێشەوە من هەستم کرد کە جۆرێک بڵین ئاسووی بیرکردنەوەم بۆ یەکسانی نێوان ئینسانەکان فراوانتر بۆ.
دیارە من یەک بۆم هەبێت دەرفەتێکی پشکۆلانە چەند شتێ ڕاستکەمەوە بەڵێ یان ئەوە بوو کە ئێمە تاوان من دەستەی دامەزرێنەری یەکێتی تێکۆشانی کارگەران گەران کە بە کارگەران ناسرااو بوو بەڵێ منوتم یەکێتی خەبات نەخێر تێکۆشانی کارگەران یەکێتی تێکۆشانی کارگەران بەڵێ یەکێتی تێکۆشان کارگەران بەڵام کارگەران هەر بە کارگەران ناوی دەرکرد بوو زۆرتر ئەو یەکێتیان پێوە نەئەنا لە هەشتاکانە بەڵێ ئەوەی دووهەمینیش ئەوانەی ڕاستکردنەوەی دووهەمینیش هەر تاکوونێ ساڵی 2020 من زیاتر چالاکوانێکی زیاتر لەو دەڤەری با بڵێن ژینگەی سویدا زیاتر چالاکوان بووم ئێستاکە یەک لیژنێ ئاماومەتەوە بۆ ئاگاداریتان لەم ساڵەوە لیژنەکانی ترا کەمتر چالاکی ماوەتەوانێ بە هەوەی هەندێک شتی تایبەتی خۆمەوانێ زیاتر ستۆتە سەرەوەی کە مەجالێک بۆ نووسین و بۆ دەرفەتێک بۆ خۆم دابنێم لە ڕاستیدا ینی هەم یەدەک هەم وەکو ئەندامی لیژنەی شارەوانیەکان لەم ساڵتیانانیم تیادا نەماوە سپاس یەکێ بووی لەو کەسە زیرەکانە کە زۆر بەڕاستی کە من بەهۆی چەند برادێکی ترەوانێ کە ناویان ناهێنم جەنابەت ناوی تۆیان داینێت لە تەمەنا تەوان تۆ لە من مناڵتر بووی بەڵام زۆر بیر و تەوەجوهی بەڕێزت ئەو کاتێمە لەوە ترساین کە تۆ نەبی بە تەحریفیەکان کاکە شەماڵە ئەبێت بێتە سەر خەتی خۆمان ئێمە زیاتر مەسلەی سۆشیال ئیمپریالیزم و زیاتر مەسلەی تەحریفێت وانە لە حیزبی شووی عێراقیامان بینی نەکرد بەوەی تیجاهانەیە چەند کەسێک دەور و خولیان نابووی زۆر ترسابووین ئێمە لە پشتەوە تۆ ئاگا لێ نەبوو خەڵکمان بۆ نردی بۆی تەنزیمەکەین بووکەین بە کارگەران بەڵێ بەڵێ دەستان خۆش بەرحاڵ ئەمڕۆ باسمان لە باسی ژینگەیە کاگاسۆ لە هەر شوێنێکەوە هاتبین لە جێگەیەکەوە هاتبین پێم وابێ ئەمڕۆ مواجهەی مشکلەیەکی گەوراکەین هیچ مشکلەی ژینگەیە من پێم خۆشە بەو پرسیارە دەست پێ بکەمەوە بەڕێزە لەوێەوە واردی باسەکەبی تا چەند ئەکرێ هەنی یەکێک لە مەقولەکان هەیە کە ئەوترێتەوە زوو ئەڵێ ئینسان لە عەسرەی ئێمەیە زۆرتر تەسەووری لە ناوچوونی ئینسانەکە لە ناوچوونی عەرزەکە لە ناوچوونی ژیانەکە تا لە ناوچوونی سەرمایەداری ئایا بەڕاستی ئەکرێ ئێمە بەربە لە ناوچوونی ئینسان بگرین و سەرمایەداری لە شوێنی خۆیان مابێتەوە ئەم شێ زۆر بەڕاستی قوڵە پرسیارێکی بۆ ئەوە من ئەبێت دوو شت ڕوون بکەمەوە لە ڕاستیدا یەکێکیانەوەیە بێ ئێمە لە ژینگە بگەین ژینگە چییە ئەنجا لە سیستمی ئیکۆلۆژیەکەی ئەو دوو شتە لەبەرەوەی کە بەڕاستی سیستمی ئیکۆلۆژی زانیاریەکی تازەیە و نوێیە گەنجە تازە سەری هەڵداوە ئەم دوو شتە باس بکەین ئەنجا بچینە ناو ئەو باسەی کە بەڕاستی باسێکی زۆر قوڵە زۆر تێروتەسەلە ئەبێت چەندین زنجیرەی بۆ بێنین ئەمەکە بە ژینگە ئەوتە ئینڤایرۆنمنت یعنی باسکردن لە ژینگە واتە باسکردنە لە ژیان لە گشت پێکاتە سروشتیەکان دەگرێتەوە یعنی لە زیندەوەرەوە نازیندەوەرەوە هەتاکو لە خاک و لە ئاو لە هەواوە لە گشت ئەو پێکاتانەی کە لەو قوارەیەدا لەگەڵ یەکەکە کۆمان دەکاتەوە پێکەوە تایە دەژین لەبەر و ڕوەک و گژ و جیا و هەتت ئەمە مەبەست لەوە کە هەندێک کەس مەسەرەن تەنها باسکردن لە ژینگە بە سروشت دەزانێت یاخود هەندێکی ترەی بەستێتەوە بە ژینگەی کارگەریەوە یا بە ژینگەیەکی بچکۆلانەوە ئەوێت بچووکی کاتەوە بەڵام ژینگە واتایەکی زۆر لەسەر ئەوە گەورەتر دەگرێتەوە لەسەر یەکەیەکەی دەور و پشت کار دەکات لەگەڵ ئۆرگانیسمەکانەوە بە پێچەوانەوە واتە کارکردنی ئۆرگانەکان لەسەر دەور و پشتیش کاریگەری خۆی بێتەوە و ژینگە کارێک مەسەلەن ژینگەی یاخود ئەو ڤایرۆسەی کە ئێستا هەیە ئەویش بۆ خۆی
جینگەیەکی تایبەتی خۆی لە دەور و پشتی خۆیان هەیە ئۆرگانێکە کاریگەری زۆر لەسەر گیانلەبەرەکان ئەکا لەسەر زەوی و لەسەر نەمانی گیانلەبەری تر یعنی ئەم پێکهاتە کیمیاویانە کە پێک هاتوون ئەمانە هەمووی پیانەوتێ ئەم پێکهێنەرانە ئێمە ژیانمان بەیەکەوەی یعنی جا بۆ کابێ لە مەفهومی ئەم شتە بگەین کە بە شێوەیەکی گشتی ژیانی هەموو زیندەوەرانە لەسەر ئەم پلانێتە کە ئێمە بەشێکین لێ وەک زنجیرەیەکی داخرا وایە لە ژیانی هەر زیندەوەرێکەوە ئەم ئەڵقەیە لەو زنجیرەیەدا تێگڕا لەگەڵ ئاو هەوا و هەموو ماتریالەکانی ترا پێکەوە ئەڵقەکانی ئەو زنجیرەیەمان پێکهێناوە شکان یا لاوازبوونی هەر یەکێک لەو ئەڵقانە ئەبێتە هۆی پچڕانی ئەو زنجیرەیە ژیان لەسەر ئەم پلانێتە کەواتە گرنگیدان بە هەر ئەڵقەیە گرنگیدانە بە تەواوی ئەڵقەکانی تری زنجیرەی ژیان و باشکردن و پێشخستنی بە مەرجێک نابێت باشکردنی ژیانی ئێمەی مرۆڤ لەسەر حسابی هەموو زیندەوەرەکانی تر و ئاو و هەوا و ماتریاکانی تر بێت جا ئەلێرەدایە وەڵام بۆ پرسیارەکەی بەڕێزت کە ئایا ئەم مەسەلەیە چۆنی مەسلەی سەرمایە و مەسلەی مرۆڤ و بۆ ئەم باس و خواستەش ئەبێ لە سیستمی ئیکۆلۆژیش بگەین لە ڕاستیدا چونچینە ئیکۆلۆژی باس لە زانستی گشت ئەم پێکهاتانەی ژینگەیە لە پەیوەندی لەگەڵ یەکتردا دەکا کاریگەریان لەسەر یەکتری هەیە واتە کاریگەریەکی ئۆرگانەکان لەسەر ژینگە چ ڕنگدانەوەیەکیان لەسەر دەبێت ئەمە زانستێکی نوێیە و تازە سەرهەڵەدا بۆیە هەندێک کەس وا دەزانێ هەتا لە کوردستانە مەسەلەن لەوانەیە بۆ جەنابشتم باس کردی بێ بۆ زۆر کەس باسی ئەم شتەکەی چکە نەیبیستوە ئیکۆلۆژی باسی سایکۆلۆژیم بۆکەی تۆ باسی سایکۆلۆژی ئەمە باسی کاکە جان باسی ئیکۆلۆژی بۆکەین باسی سیستمێکی ئیکۆلۆژی کە ئەبێت گوێی لێ نەبووە لەبەر ئەوەی کە ئەمە زۆر گرنگە جیاکردنەوەی زاراوەی زانستی ئیکۆلۆژی کە شێوازی گەشەکردن و تێکدانی واتە ئەگەر شتێکی نامۆهاتە گیانی ئۆرگانێکەوە زۆر گرنگە بۆ باسە زانستیەکان لەباری ئیکۆلۆژی و لێ بکۆڵنەوە بزانن بۆچی لاسەنجی ئەو لاشەیە ئەو تەنەی تێکداوە کە ئەمەش هۆکاری تێکدانی چی بووە کە لاسەنجی دەکات و تێکی دەدات ئەمە مانای ئەوە نییە کە بەسەر هاتێکی زۆر گەورەی ژینگەی وەکو لافا و یا سووتانێک یا کارەکاتێکی گەورە لەباری لاسەنجیکردنەوانێ ئەمە لە مەسلەی ئیکۆلۆژیەکە بێن شیتەڵیکەنەوە بزانن بەڵام لەباری لاسەنجی ژینگەوانێ بە هەمان شێوە ئەمە کارەکاتە سەر کەش و هەوا و لێکۆڵینەوەی ئیکۆلۆژی تری لێ ڕوو ئەداتەوە جا ئەلێرەوە لەم دوو مەفهومەوە من پێم باشە بچینە ناو باس و خواست لەسەر مەسلەی ژینگە و وەڵامی ئەو پرسیارەی تۆ کە باۆڤ بێگومان ئەگەر ئێمە مەسلەی سەرمایەداری تەبعاً سەرمایەداری زیاتر خۆی لە زەرفی ئێستادا ئەوێ بە زووترین کات هەرچی ئەو کانانەی ژێر زەمین هەیە دەری بێنێ و بیکا بە سەرمایە و بیکا بە قازانج و بەشی نەوەی ئایندەی ئێمە نەهێڵێتەوە هەر هەمووی بفەوتێنێ یعنی تەماشا بکە هەتا لە شێوازی خنکاندنی ئێمەدا ئەم هەموو کانە نەوت و ئەم هەموو کانی دەرهێنانی خەڵوزی بەردین و خەڵوز و سوتەمەنی غاز و گازۆیل و ئەم هەموو ئافاتەیە نە پێشەوانێ بەڵام لە هەمان کاتتا کە دەوڵەتە سەرمایەداریە گەورەکان بانقەکانی ئەم نظامانەی ئێرە پارەیەکی زۆر سەرمایە گوزاری ئەدەن هێشتا بەم شەریکاتە زەبەلاحە ئەو کۆمپانیا زەبەلاحە نەوتانە بەڵام ناهێن لە ژینگەیەکی پاراوە سەرفی بکەن کە نوێکردنەوەی ژینگەیتایە کە لە هەوا و لە ئاو ئەم هەموو خۆرەمان هەیەمە لە کوردستانە هەتا ئێستاکە نەمانتوانیوە بە شێوەی دروست کەڵک لەو وزەی خۆرە وەربگرین ئەم هەموو بایەمان هەیە لە بینی
ئەو دوو دەربەنگەی کەوا دەربەنگی دەربەنگی دینە سەرەوە باسەکە سۆ بەس من مەبەستمەوە بوو لە کوینێکی عمومیە باسی کەم طبعاً باسی کوردستان ئەگەر باسی کارەساتی کوردستان هەر شتێکی زۆر تایبەتە بەڕاستی ینی ئەوە تا ئێستا خەڵکیش زۆر گوێی پێ نایە دواتر ئین لەسەرەوە مۆزوعە بەڵام من بە عموم لەسەر پەیوەندی بینی سەرمایەداری لەگەڵ ژینگەیە ئینەکەم چونکە زانی چۆنە زۆر کەس پێی وایە کە ئێمە بۆمان نەکرێەوە ئەشتوانین لەگەڵ ئەوەیە کە سەرمایەداریمان هەیە هەڵپەمان هەیە بە دوای قازانج چونکە سەرمایەداری هەر هەڵپەی سەرمایەداران نییە بە دوای قازانجا سیستەمێکە خۆی لەسەر ئەساسی قازانج دروست بووە ینی فەلسەفەی وجودی سەرمایەداری ئەوەی کە ئەتوانێت خۆی پێ هین بکە خۆی پێ پاساو باتەوە خۆی پێ بڵێن مەشروعێت بە خۆی باتەوە ئەوەیە کە من نمووی اقتصادیم هەیە ینی پێشکەوتن بڵێن گەشەکردنی ئابووری من تحقیقیەکەمەوە ئەوانە و ئەم گەشەکردنی ئابووریە طبعاً بە پێی ئەو ستانداردانەی کە هەیە ئەبێ بەلانی کەمەوە لە 100 بێ هەموو ساڵێک بەطبعاً لە 100 نەک لە 100 ئەوەی کە 10 ساڵ لەمەوە پێش بووە هەموو ساڵێک لە 100 ئەوەی پێشتر ئەمەش بە حسابێک بەوەی کە چەندێک اقتصاد دەچێتە پێشەوە چەندێک سەروەت و سامان زیادەکە ئەو لە 100 حەجمەکەی زۆرترە و دووبارە ئەمە طبعاً هینێک کە بڵێن متەوالێکی هەندەسیە لە شوێنێکە لە جێگایەکە ئیتر ئەمە هینی پێکری یان لە جێگایەکە ڕائەوەستێ قودرەت و توانای سەرزەوی قودرەت و توانای سەروەت و سامانی سەرزەوی و بنزەوی بەشی ئەمە ناکە کە ئەمە هەتا سەر ئاوا بڕوە و ئەو ئۆکسسیژینی کە هەمانە بەژناکە ئەو ئاوەی کە هەمانە بەژناکە و ئەمە بۆ خۆی کاپیتالیزم سەرمایەداری خاتە تەناقوزێکی جەوهریەوە ینی مەسەلەکە باسەکە لەسەرەوە نییە کارکردەکانی سەرمایەداری وەکوەوەی ڕاکردن بە دوای قازانجا و ڕاکردن بە دوای ئەمانە کێشە بۆ ژینگە دروستەکە خودی ئەوەی کە سەرمایەداری لەسەر ئەساسی قازانج هێنانی بەردەوام دروست بووە و لەسەر ئەساسی ئەمەی خۆی تازاکاتەوە ئەیکا بە دوژمنی ڕاستە و خۆی ژینگاوە دوژمنی ڕاستە و خۆی ژینگەی ئینسان و ژینگە حتا ژینگەی ئاژەڵانی تریش بە جۆرە لە جۆرەکان من پێم وایە بەڵام تۆنە یعنی ئەوە تقریبا وەکو دایلامایەکی لێدێ ینی دەلایەک تۆ ئەڵەی کە سەرمایەداری لەگەڵ ژینگەی باشە ناتە باش ئەمە بە معنای ئەوەیە لێگەڕن هەناسە مەدەن تا سۆشیالیزم دێ با مەسەلەن بڕین خەباتکەین بۆ سۆشیالیزم بۆیکەوە لە پیسبوونی ژینگەی ئەمڕۆ ڕزگارمان دێ مەسەن تۆ لە بەسرەیە من ئێستا ئەم فیلمە نیشانی بەڕێز دەیەم کە لە بەسرە تازەوە لە پێمان بە چەند مانگێک لەمەوبەر لە هین بڵاوکراوەتەوە لە نیویۆرک تایمز بڵاوکراوەتەوە سەیری بەسرەکەین بۆ نمونە مەسەلەن ئەمە ژینگەیەکە ژینگەی و ژینگەی شارێکە کە لانی کەم ڕۆژانە 4 ملیۆن بەرمیل نەوت ئەنێرێتە دەرەوە و خەڵکەکەی ئەلێرەیاژین سەیری ئەم دۆخەکە السلام عليكم طبعا ئەو ئاگرا بە بەردەوامی ئەسووتێ ئەو ئاگرا بە هەمیشە ئەسووتێەوە وەکو ڕۆژ وایە یعنی هەتاویش نییە دنیا ڕووناکە و ئەم دووکەڵە هەمووی ئەچێتە ئاسمان و لەگەڵ بارانەیەتە خوارەوە و دیارە نیسبەتی سەرەتان چەندێک بەرز بووەتەوە هەرم دەیەکە لەو نزیکی هینەوە ئەژین طبعاً بە بەردەوامی بە ڕێگەی دکتۆرەوەن بەشێکی زۆری مەسەلەن دانیشتوانی ئەم گەڕەکەیە ئەم دیەیە تووشی سەرەتان و تووشی شێرپەنجە بوونەوەوانە ئەمە ئیتر ئەمە حاڵی ئەمە ئەکرێ ئێمە لە شوێنێکی وەکو بەسریا بڵین جا ئەگەر ئێمە ئەمانەوێت بەسرە پاک بێتەوە ئەبێ خەباتکەین بۆ سۆشیالیزم وازی لێ بێنە قەینە بام دۆخاوە بێ خۆ ناتوانین وا بکەیت و ناشتوانین بڵین ناکرێت ئیتر سەرمایەداری لەگەڵ بیایی نابێ مادەم بیا هەر خراپەوانە لێ گەڕین وابێ مەبەستم ئەوەیە کە لە هەردوو لایەکەوە دروستە کە ئەبێت بۆ پاکردنەوەی ژینگە بۆ ڕزگارکردنی ژینگە بۆ ڕزگارکردنی ئینسان بەنظرم من تۆزێک لەو تەسویرەوە تۆزێک جیاوازم لەوەی کە مەسەلەن ژیانی پشیلێک بێنمە ئاستی ژیانی ئینسانێک لایەزار من وازانم کە گەورەترین سەرمایە لە ژیانە ئینسانە
و بەڵام دیارە کە ئینسان لەگەڵ تەبیعەتە دابێت لە شەڕابێ فەڕبکە لەگەڵ تەبیعەتە ئەبێ لە هارمۆنیا بژی بەکاری بێنێ بۆ کائینەکانی خۆی باوەڕم بەوە هەیە بەڵام ینی مەبەستمەوە لێگەڕین مەسەلەن سەرمایهداری کاری خۆی بکاتەوەوانە هیچ نەکەین یاخودەوە تا ئەگەر ئەمانوێ ژیانی ئینسان ڕزگارکەی نەبێ بڕۆین سۆشیالیزم بنیاد من تۆزێک بە دایلامەیەکێ بینم تۆ چۆن لەم هینەتەیەگەی کاگاسۆ زۆر بەداخەوە تەبان لەو فلیماکە نیشانەدا ئەمە بەشێکی زۆر کەمە لە ژیانی نەداری و نەهامەتی ئەو خەڵکەکە لە عێراقایە و لە با بڵێین میدل ئیست خاوەری میانەدا بە تایبەتی ئەو ئەهوار و زۆلکا و شتانەش کە هەر لە زمانی کۆنەوانێک ئێستاشەی بینی لە سەتەلایتە ئەمووی مردووە چەندین تەیر و توور یعنی 120 جۆر زیاتر لە تەیر و توور و ماسی و زیندەوەران لەویا لە ناوچوون کە ئێمە کە بایەخ کە بە زیاتر مۆنفالدیا واتە تێکەڵاوی شت ئەدەین چونکی ئێمە ئەبێ بزانین ئێمەش هەروەکو مەخلوقێکی لەناو ئەو ژینگەیە بێگومان ئینسان لە هەموو ئەوانە زیاتر با بڵێین بایەخی خۆی هەیە بەڵام ئەوانش بۆ خۆیان هەر هەمووی تەواوکەری ئەو سیستەمە ئیکۆلۆژی ئێمەن کە ئێستاکە تێک چووە و تێشی ئەدەن جا بۆ وەڵامی پرسیاری بەڕێزت ئەوەی کە باس لەوە ئەکرێ بوەستی نەخێر وەستانن نییە ئێستاکە هەر زۆر ئەگەر ببینیت هەتا لە زۆر جێگادا ڕێکخراوی ژینگە پارێزی و خەڵکی زۆر باش دروست بوون دەنجیان بەس بۆتەوانێ و ئەتوانن خۆبەختانە زۆر کار ئەکرێت شت ئەکرێت بەمەرجێک ئەگە ئەم ڕێکخراوانە نەچێتە ژێر ڕچێف و باڵی حیزبێکی سیاسیەوانێ و یاخود دەوڵەتێکەوە و نەبێتە تەبعیەتیەوانە من پێم وایە خۆڕێخستن لەناو ئەو ژینگە پارێزی و ڕێکخراوانەیە ئەمەش بەرهەڵستیەک لە ڕێگای ئەو دام و دەستگایانەیەدا ئەنێت داواکاریەکی حەقی شەرعی خۆیانە کە بچن ئەم شتانە بوەسێنن ئێستا زۆر دوورمەڕۆ لە بازیان ئەو هەموو بڵین کارگەی پیسکردنە هەیە و هەتاکو ئێستاگە سەیری بکەیت چۆن تەبعاً زیادبوونی خەڵک و زیادبوونی ئەو نیسبەی ڕشتنی ئەو گازانەی کەوا ئەچێتە دەرەوانێک کە پێوتێ CO2 NOx و NO2 یاخۆ غازی دۆمۆکسیدی کاربۆن و نایترۆجین و نایترۆژینی دووهەم و ئەوانە کە ژینگە پیستر دەکەن و کاریگەری دەکەنە سەر چاو و قورگ و پێست و بۆری هەناسەدان و هەروەها نەخۆشیەکیش هەیە کە پێوترێ AMD یعنی ئەم نەخۆشیە هەتا ئەگەر تۆ سەیری ئەو خەڵکانەی ئەو ناوچانە بکەیت تەماشاکەی هێدی زیاتر نەخۆشی دڵەکوتیە و پیری و ئەمانە لە سەر و ڕوو لە دەموچاویانە دەرئەکەوێت یعنی ئەمە هەمووی ئەو مەوادە کیمیاویە زەهراویانەیە کە کارەکاتە سەر پێست و کە کارەکاتە سەر دانیشتوەکانی ناوچەکە بە زۆر بەداخەوە جا لە هەر جێگایەکی جیهانا بێت ینی ئەگەر لە بەسرا بێت یاخود ئەگەر لە بازیانە بێت یاخود ئەگەر لە شارێکی ترا بێت کە کارگەی زۆری هەبێت و هەوای پیسی هەبێت و بە هیچ شێوەیەکیش ئەم سەرمایەدارانە بە هیچ شێوەیەک هەوڵ نەدەن بۆی فلتەری بکەن و بتوانن ئەم فلتەرکردنا و هەوایە یاخود ئەو زەمینە ئەو خاکە و ئاوە پیس نەکەن بەو جۆرە و ئەو دام و دەستگایانە هیچ تاکس و هیچ باجێکیان لێوە نەگرێ و بە ئارزوی خۆیان سەرمایەداری لەگەڵ ئەو دەسەڵاتانەیان ڕێبکەوێت یاخود خۆی هەر دەسەڵاتەکە لەگەڵ ئەم ڕێبکەوێت کە هینی بەشێک لە خۆیان بێت لە دەسەڵاتەوە ئەم شوێنانیان بە دەست ئەوانەوە بێت و ئەو کانە نەوتانەش بە تایبەتی کە زەرەربەخشیەکی زۆری هەیە ئەو هەموو گازەکە بێ بە ئاسمانە لە هیچ شوێنەشترم هەموو گازە بە ئاسمانە ناڕوات و بە خەساری نەهەن تەماشای هەر لە کەرکووکی خۆشمانە ئەبینیت شارێکە لەسەر نەوت لەسەر کانی با بڵێین ئاڵتونی ڕەش دروست بووە بەڵام کاچیتە سەر زەمینەکەی سەر هەمووی خاشاک و هەمووی پیسی و هیچ شتێکیش بۆ
داهاتی ئەو شارە نەبوو تەندروستیەکەی نە بۆ باری ژینگەیی و نەبوو بۆ ئەوەی کەوا زیاتر سەوزایی بکرێت و زیاتر بەرهەڵستی ئەو پیس بوونە و ئەو تەلەوسیبی ڕێگای پێبژیرێت هیچ هەنگاوێکیش نانرێت و ئەو پارانەش لەوانەیە سەرف ناکرێت و یعنی واتە تۆگە تەماشای ئەوە بکەیت مەسەلەن وڵاتەکانی زیاتر سەرمایەداری با بڵێن جیهانی شەکر ئێمە لەو ڕاژەیە شاگەر سەیری جیهان بکەین نانین ئۆکسسیجین یعنی ڕادەی ئۆکسسیجین و ڕادەی بەرزبوونەوەی دووەم ئۆکسیدی کاربۆن لە چه وڵاتەکانی دنیا مەسە پیسرێسا تۆ بڕۆرە هیندستان و پاکستان و مەسە کوردستان ئۆمانە هەمووی زیاتر بەهۆی زیاتر فرەبوونی ئۆتۆمبیلەوە ینی هەر عینی ئەو غاز و پیسە کە هەیە ئەمەngەی پۆڵێن کردووە ئەمەngەی ژینگە پیس کردووە تەماشا ئەکەیت لە ماڵێکە دوو ئۆتۆمبیل هەیە یعنی جاران لە گەڕێکێکا یەک ئۆتۆمبیل هەبوو جارێکیان بردی بۆ سەیران 20 نەفەر سواری ئۆتۆمبیلە بوو خۆی هەڵەواسی پێشتر مناڵ بە پشتیەوە بە تایەکانیەوە ئێساکە لە هەر گەڕێکێکا تەماشای بکەیت لەبەر دووکەڵی ئۆتۆمبیل و مۆلیدەکان ئەکاکە ئەو مۆلیدانە مەسەن ماوەیە لەو پێشەکە تەماشا و بکردایە بە تایبەتی لە کوردستانە لەبەر ئەوەی بەرژەوەندێکی تایبەتی هەیە لە فرۆشتنی گاز و گازۆیل و بنزین و ئەو مادە ڕەشانەیە یعنی هەتا ئێستاکە هەنگاوێک نەنراوە بۆ ئەوەی کە خۆر ئەو هەموو خۆرە هەیە کەڵکی لێوەربگیرێت و ئەو مۆلیدانە لا ببرێ ینی بە هەزارەها مۆلیدا کە ژاوەژا و هاژەهاژ و جگە لەوەی کە کاگاس من تەوان بەپێ ئەو معلوماتانەوە تەقاریرانەی کە لە میدیا بڵاوەکرێتەوە دیارە لەوانەیە وەزعەکە لەوەش وێرانتر بێ و لە هەزاری جوابێ هەتاکو 2017 لە ساڵی 2017 تەنها 3 وڵات لە دنیاە ڕەساسیانە کردنەوە بنزینەوە تەوان بنزین بۆەوەی کە بڵین نەتەقێتەوە نێ چونکە هینەکانی دوورە شەریتەکانی مەسەرەن کاربۆنەکەی دوور و درێژە بێتەوە کە چاک نەکرابێ تووشی هینەکە تووشی دەنگە تەقەتەقە بێ لە ناو مەچینە و مشینە عادەتی مەشینی سیارە بە ئەوانە ئەبێت چای بکرێ بێ پارچە پارچە بکرێ ئەبێ تەحسین بکرێەوەی کە پێڵێن بنزینی محەسەنەوەیە بەڵام ئەو بنزینە لە جێگایەوەی کە چاچی بکەن بۆی کەواو دەنگەنی نێتەوە ئەو شتێکم بێتەوە مادەی ڕەساسی تێکەن طبعا مادەی ڕەساس مادەیەکی ژەهراویە بینیوانە کاریگەری هەیە هەتا لەسەر دروستبوونی سەرەتان لەسەر هێنانە خوارەوەی ئاستی زیرەکی و ئاستی توانای مێشکی ئینسانەکان ئەو دیراساتانەی کە کراوە و هەروەها مەسەن حتا لە ئەمریکا دیراسەیەکیان کردووە ئەڵێ نیسبەتی جەریمە لەگەڵ نیسبەتی زیادبوونی ڕەساسا لە ئینسان زیادەکە نازانم ئایا چۆن ڕەبتیان کردو بە یەکەوە بڵانەوە ڕەبتێکی معەن هەیە لە بینی ئەم دوانەیە کە لەو شوێنانەیە کە نیسبەتی ڕەساس لە جسمی بەشەرەکانە زۆرە نیسبەتی جەریمە زۆرە بەرحاڵ جەریمە تا ئیمکاناتی بڵێن ئیمکانی هەیە کە ئەسبابی زۆرتریشی هەیە بەڵام یەکێک لەو شتانەشی کە ئاماژەی پێکری ئەمەیە ئەم ڕەساسە لە ساڵی 2017 لە 3 وڵاتە خراوەتە ناو بنزینەوە یەمەن جەزایر عێراق یعنی تقریبا لە هەموو دنیاە کە سەیری حسابی بکەیتوانە تەنها ئەم 3 وڵاتە بوون کە ئیناکردو لە دوایەوە گوایە تەقاریر هاتووە کە عێراق وازی لێهێناوە و ئەمە ناکە بەڵام معلوم نییە و بنزینی لە ئێرانەوەیە چۆن شوۆنیە و بینیشمان ماوەیەک لەو بەرکە کێشەیەکی گەورە لەسەر هاتنی بنزین لە ئێرانەوە دروست بوو کە یەکێک لە پەرلەمانتارەکان چوو بۆ سەر سنوور و کێشەیەکی گەورە دروست بوو لەسەرەوەی ئەو بنزینە بێتە ناو کوردستانەوە کە دیارە لا یەزال ئەو شتە بەکار دێ و ئەو شتە ئەو مەوادانی کە لە کوردستان ئافرۆشە بیمە ینی لەگەڵ ئەوانە لە ناو ئەوانە شامەکە هەتا دا و دەرمانیش بەڵام دیارە وقود و مەوادەکانی ترەوانە هیچ کوالیتی کۆنترۆلشی لەسەر نییە یعنی کە بەڕێزێ باسە کرد لە کوردستانە سەرچاوەکانی کێشەی ژینگە کە ئێستا گەر قسە لەسەر کوردستان بکەین بە تایبەتی ئەوانە بە دەرەجە یەکەم بە بڕای من یانی گە بچین لەسەر مردەواڵانە بڕۆی زۆر مەسائل هەیە
بەڵام ئەسباب بووە خۆت سەرچاوی گەورەی کە بۆ کێشەی ژینگە لە کوردستانە ئەوڵەن ئەو ینی نامەسئولەتەیە یاخود نابەرپرسیار بوونەیە کە دەسەڵات لە بەرامبەر خەڵکە هەیەی هیچ بەرپرسیارەتێک وجودی نە کەس ناتوانێت لەم دەسەڵاتە بپرسێتەوە بە ئارەزوی خوا هەرچیشیان بوێ ئەیکەن. دووەم اعتیمادکردنی کوردستانە لەسەر سناعەتی نەوت بەڕاستی ینی باسەکە هەر تەنها گەندەڵی نییە ئەی تۆسە گەندەڵیش تەواوکەیت و مەسەرەن ئەم دەسەڵاتە بکرێتە دەستی خەڵکوەوانە پێویستە قسەیەک لەسەر اقتصادی نەوت بکرێت خۆ ناکری ئێمە هەر وایە اعتیماد لەسەر اقتصادی نەوت بکەیت. من بۆ خۆم شخصی پێم وایە ینی گۆڕینی ئابووری کوردستان لە ئابووریەکی نەوتیەوە بۆ ئابووریەکی ترکە پشتی بە زراعەت و بە سەرچاوی تری سەروەت و سامان بەستێت و ئەمانە پێویستە بەندێکی سەرەکی بەرنامی سیاسی هەر حیزبێک بێ کوردستان لە دۆخیستی ڕزگارکە ئەگەر ینی هیچ منطقێکی تیان نییە کە کوردستان پێشەوەی کەوا نەوتی هەبێت چییە کرد ینی چۆن ئەژیام خەڵکە بۆ ئەژیا بۆ نەیەتوانی ئەیتوانی بژی و لایەزالیش ئیمکاناتێک و سەرواتێک و سامانێک و عەقلێک لە کوردستانە هەیە ئامادەیەک لە کوردستانەیە کە توانێت اقتصادێکی باش بێ بەبێ ئەوەی کەوانەوە بفرۆشێ لەبەرەوە بەڵام دیارە ناکرێت دەم و دەسەڵاتێکی جەماوەری نەوت فرۆشتن قەدەغە بکا بڵێتتر نەوت دەرنانین بەڵام پێویستە بەرنامەیەکی هەبێ بۆی کەوا خۆی لە سناعەتی نەوت ڕزگارکە. سەرچاوەیەکی تریش ئەوەیە کە واقعاً هەر ئەوە کە ناکە دەسەڵات مەسئولە لە بەرامبەر خەڵکا کامە دیارە یعنی کوردستان مقایسە بکەی بە سویدۆمانە مقایسەکە بینی چۆنیە ئەوەش کە سەر تاسەری دنیای سەرماداری بەدەستیەوە ناڵێنێ ئەوەی کە ئینسان بەشێک نییە لە مقاومەتکردنی بەشەرەکان جەماوەت بەشێک نییە لە مقاومەتکردنی کێشەکانی بیئە لایەزار فکرەکە هەر ئەوەیە بێت دەوڵەت بیکە بێت دەسەڵات بیکە ئەین لازار میتۆدەکە لەسەرەوە بۆ خوارەوەیە ئەوەی کە پێڵەن ئەپداون ینی لەسەرەوە بۆ خوارەوە ئەبێ بڕیارەکان جێبەجێ بکرێ ئەوەی خەڵک کە ژیانی لە مەترسیایە لە مەسائلانەیە چ بڕیارێکەدات و ئەوانە جێگایەکی نییە و کوردستانیش لە وڵاتانێ بە بڕای من بۆم خاڵی ئەخیریان ئەمە زۆر ڕەبتیشی بە گۆڕینی هەموو پەیوەندی ئابوودەکانی ناو کۆمەلگاوە هەیە ئەبەرەوە من پێم وایە ئەوانە سەرچاوە سەرەکیەکانی ئەو کێشەیەن کە ئێمە لە کوردستانای بینی بەڵام سەیری بڵێن ئەگەر بەوردی سەیری ئەو مەوادە کیمیاوی و فیزیا و بایۆلۆجیانەی کەوا لەسەر سروشتە ینی کە تۆ جەنابەت ناوت هێنا ڕەساس وەشتی تر یعنی تۆ هەر ماشا بکە ئێستا لەو شاخ و داخانەیە کە چەند وەختە چەند ساڵە شەڕ و تۆپ و تەقەمەنی و تیارە و سووتانی ئەو چێلگە و ئەو شاخە جوان و گەشتە بڵێن پانتایی سەوزاییە لە ناو ئەچێت و لە ناو ئەبرێ ئەمە خۆی بۆ خۆی ئافاتێکی زۆر زۆر گەورەیە بۆ ئەوەی کە مادەی کیمیاوی زیابکە لە خوێنمانە لە هەموو خواردنێکمانە لە لەشمانە بۆ نمونە یعنی تۆ سەیری سووتانی ئەو هەموو کەژوچێ و هەنگ و مێش و مەگەز و مێرولە و ئەو شتانە بکەی کە لە شاخەکان و لە ناوچەکانی کوردستانە ئەیسووتێنن ئەمانە بۆ خۆی زەرێکی زۆر زۆر ئەبەخشێت لە دەغڵودان لە پۆلینی گەنم و جۆ و لە پۆلینی هەموو و کشت و کاڵی کەوا و کەمە کشت و کاڵەشی کەوا هەمانە ئەنجا ئەگەر تۆ تەماشای ئێسا گەنمەجۆیەکی ئێسا بکەی کە ئێمە وڵاتی مێسۆپۆتامیا عنیکە لە کۆنەوانێ بە وڵاتێکی حەزارەتی وادی ڕافیدەین دەچڵە و فرات مەشهورین یعنی ئەگەر تۆ هەر سەیری ئەو شتە بکەیت بزانە هەتا ئێستا چەندین مەعسات و کارەسات لەو گەنمەجۆیەیە ڕوویداوە بۆی خۆی بگونجێنێت لەگەڵ ئەو مەوادە کیمیاوی زەرەربەخشانەیە کە ئەڕژێتە ناو ئاوانە و ئەڕژێتە ناو خاکەوە ئەنجا ئەگەر تۆ ئەمە پێوتێ بڵێن تەفرەی ویراسیەکەی کە ئەگەر ئەو ناوکە گەنمە خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو مەوادە زەر و لەگەڵ ئەو مەوادە کیمیایانە ئەبێ بێگومان شتێک هەڵمژێت لەوە و ئێمەش بخینەوە ناو گیانی خۆمان یعنی ئێمە تۆ زۆر دوور مەڕۆ ئێمە هیچ ئەوە کە مەسلەی جارێ ئەچینە سەر بەحسی مەسلەی دەسەڵات چۆنە و چۆن نیە ئەمە دەواازەیەکی گەورەترە لە مەسلەکانە بەڵام تو هەر تەماشای هەتا
خەڵکەکەی خۆشمان بکە یعنی هوشیاری ژینگەیی زۆر کەمە بەداخەوە زۆر بەداخەوە هەر لە ڕۆنڕشتنی ئۆتۆمبیلەوە لەسەر ئەو جادانە و لەشتنیان لە ناو کارێز و لە ناو دەریاچە پچکۆلەکانانە کەیان بینی لە سەیرانگاکانە کە ئەم هەموو ئۆتۆمبیل و ئەم هەموو ڕۆن و ئەم هەموو پیسی ئەڕێژێن دێتە ناو خاک و زەمینەکەوانێ هەر ئەوە بۆ خۆی یەک دانە مەعسات و کارەساتێکی گەورە بەسەر هەموو ئاو و هەوا و بەسەر ژینگەکەی خۆمانایەنێت کە بە هیچ شێوەیە کەسێک نییە لێپرسراویەک بکات دەربارەی ئەوە و دەسەڵات بە هیچ شێوەیەک ناتۆتە پێشەوانێ بڵێ ئەمانە بێت سزا بدرێ لە جێگای ئەو شوێنە ئاوانەیە بە هیچ شێوەیەک نابێت ڕۆن بڕژێت موادی کیمیایی بڕژێ ینی لەو هەموو لایەنانەوانێک کە هەم لە دەور و پشتت بەهۆی ئەو هەموو تەقەمەنی شەڕ و شۆڕەوانێ ئەو هەوایە ئاوا پیس بوو ئەو ژینگەیە پیس بووە خەڵکەکە خۆشی بەشدارە یعنی خەڵکەکە ئەوەی تر بەشداری ئەو پرۆسەیی کردووە کە سیستەمی ئیکۆلۆژی و سیستمی ژینگەکەی خۆی وێران بکات و بەشدار بێ لەوەیە کە ئەبێت ئێمە ئەم موادە کیمیاویانە بچێتە گیانمانەوە تۆ باسێکی سوی دەکرد لەم بینەیە فلیمێکەیە بە ناوی ئوندەر کەستەڵسی یعنی ئەمە چەند پرۆفیسۆرێک و زانایەکی ژینگە ئەم فلیمەیان دەرکردووە یەکی لەوانە هەتا مۆناسەلین خۆی تەبەڕع کردووە بۆ ئەوەی کەوا بچێت خوێنی فحسکەن خۆی حەقەقەوە لەوەی کە تەماشاکان 90 مادەی کیمیاوی لە ناو خوێنەکە هەیە یعنی کە تۆ لە وڵاتێکە ئاژیت بەحساب ئێرە زۆر پاکترە لە سویدا بڵێ لە 180 بڵێن ئەم وڵاتانە لەم ناوچوانە بەهۆی پانتایی سەوزاییەوانێ لە 180 بڵێن ئەم وڵاتانە لە جیهاندا لە ژیاندا پاکترن یعنی ئێمە کەوینە لەو نیسبەتە پاکەکەی جیهانەوانێ لەگەڵ ئەوەشە ئەو موادە کیمیاویانە لە ناو بەدەنمانە هەیە خۆزگەم ئەو خەڵکە مەسەن بیان توانێت ئەو فلیمە تەرجمە بکرێت بە تێکستی کوردیدا بنرێت بڵاو بکرێتەوە بزانن چ زەربەخشیەک هەیە لە ژینگەدا لەو موادە کیمیاویانە کە ئەچێتە ناو بەدەن و لەشی ئێمەوانێ ئەجار بۆ نمونە مەسەن تۆ سەیری هەتا پلاستیک بکە یعنی ئەو مەتریانەی کە لە کوردستانە دووچاری پلاستیکە بێتەوە سا ئەو ماوەیەک بەڕاستی بوو بە پرۆپاگەندەیەکی ئەو کۆمپانیا سەرمایەداریانە کە پلاستیکەکە بۆ خۆی یان ریسایکل یەکرێتەوانێ ئەیگەڕێنینەوانێ بۆ حاڵەتی شتی خۆی بەڵام لەگەڵ ئەوە شاوزەیەکی زۆر سەرفەکە چونکی نێ وزە سەرفکردن بۆ ئەوانە ئەگەر لە ڕێگای کارەباوە کە گارەبا لە وڵاتی ئێمەیە بە نەوت و بە گازۆیل و بەو شتانە ئیشەکات ئەمەش جۆرێکی ترەکە تۆ ناتوانانی پێ بڵێ ئەمە ریسایکل کراوەتەوە بێت هەتا ئێستا یەک دانە لە هەر هەموو کوردستانە ئەوەی کە من بیستوێتم یەک دانە کۆمپانی فەڕەنسی هەیە کە ریسایکلی خاشاکی کوردستان ئەکاتەوانێ یعنی ئەم خاشاکەی کە دەرەچێت لە کوردستانە کە تۆ تەماشای بکەیت ئەگەر ئێمە بمانتوانایە کە جاران ئێمە بەحس و لێپرسینەوە و توێژینەوە هەبوو لەسەرەوەی کە پلاستیکەکە 100 ساڵەخانێ ئەتاکوونێ ئازاری زەوی ئەدات و ببێتەوانێ بە کەرەسەخاوەکەی خۆی بەڵام ئێستا لەوە دەرچووە لەعنی زۆر چەند لەو 100 ساڵەش تێپەڕی کردووە ئەمە ناگەڕێتەوانێ بۆ بەینەکەی خۆی چونکی نێ مادەیە کە ئەبێت بکرێتەوانێ بەو بنزین و بەو نەوتەی خۆی کە لە ناو ژێرزەمینە هەبووە یعنی ئەمانە هەمووی ئەگەر ئێمە لێکی بدەینەوە معایە فاکتەر هەیە لە ڕاستیدا ئەم هەموو فاکتەرانە بەیەکەوانێ ئەو فاکتەری کە بەڕێزی باش ئاماژەت پێکرد شتێکی بیری من خستەوە کە من پێم وابێ ئەمە فاکتەرێکی مهمە لە مۆزۆی ژینگەیە ئەوەیە ئەزانین تەسویرێک لە کوردستانە هەیە کە باسی ژینگە باسی دەسەڵاتی یعنی تۆ ئێستاگەر کێشەت لەگەڵ ئەم مۆزۆی بژینگە هەیە ئەوە نەبەسە کە بڵێ دەسەڵات داوای کردو ئەم حکومەتە گەندەڵەوە ئەوانە پاڵ سەرنجام خۆمە مشکلەکە بەمە حەل نابێ ینی مشکلە بەمە ئەمە کۆتایی بە کێشەکە نایەنێ
و لە لایەکی تریشەوە بە جۆرە لە جۆرەکان بینینی ئەوەی کە دەسەڵات بەرپرسی یەکەم و ئەوەڵ و ئەخیرە بە جۆرێک ئینسان تەسویرێکی وایە کە خەڵکی ئەم وڵاتە خۆی بە ڕەعیەتە زانێ زانێ ئەڵێ ئێمە لە کەمپێکی ئاوارەیی یا دانیشتوین چاوەڕوانین مەسەلەن بەرپرسی کەمپەکە هین با بە ئێمە مەسەلەن خواردنێکی باشمان باتێ ئازوقەیەکی باش کە هات بەسەرمانە تەوزیعی کا بە یەکسانی ینی شتێک بێت کە فرسەتێک با بە ئێمە کە ئێمە ژیانێکی مەمرە و مەژی بژین یاخود ژیانێکی بژینانی کێشەکەمان لەسەر لەگەڵ دەسەڵاتە ئەوەیە کە باش لە بینی ئێمە تەوزیعی ناکە عین ڕاستە و بەرپرسە و مەسئول و هەموو شتێک بەدەستیەوە ئەوانە بەس قەزەکەوەی کە عادیلانە هینەکان بەش ناکە سەربەت و سامانەکان بەش ناکە نەگەوەی ئەمە کۆمەڵگایە ئەمە کۆمەڵگایەکە کە دوێنەی هەبوو ئەمڕۆی هەیە و ئایندەشی هەیە آخر مناڵەکانی ئێمە کە دێنە ئەم وڵاتەوە چۆنی بژین خۆ تۆ ناکرێت تەنها بەوەی کە مەسەلەن دەسەڵات بەلعنەت کە ئێمە دەسەڵات دوای کردووەوانەی تر خۆت لەم مەسەلەیە دوور خەیتەوە کە دەورێکت نییە تر بە هەر حاڵ ئەگەر کێشەکە خەتینی خەتای دەسەڵاتە لەو ساڵانەیە گۆرانی بێژێک لە کوردستان لەسەر تەلەڤیزیۆن ئەم گۆرانی بێژە ساڵانێ لەو پێشکەوەختێکی نەکرا ئەمەە کوردایەتەکەی بە قوت بۆی هەر رادیۆیەک هەر تەلەڤیزیۆنێک گۆرانی فارسی و تورکی لێە ئەوانە لەگەڵ عەرەبیای تر گۆرانی من لێنێ من بەس لەو قەناتانە گۆرانەکانی من لێبن کە گۆرانی کوردی لێە ئەم گۆرانی بێژە محتەرەمە ئات بۆ سەر تەلەڤیزیۆن ئەیود من هەموو مناڵەکانشم لە ماڵەوە فێر کردو کارەبا هاتەوە گوڵ نبێنێ دای نەجرسێنن ئەو ئاوە هاتەوە بەریوەنەوە هەتاکو ئەڕوا بەنەزەرم من دەسەڵاتدار بم لە کوردستان گۆرانی بێژی ئاوا خەمە سجنەوە چونکە ئەمە خەمە زیندانەوە لەسەر ئەمە هەڕەشەکردنەوە پەلاماردانی ژینگە یعنی چی تۆ لەبەر خاتری ئەوەی کە دەسەڵات گەندەڵەوە دەسەڵات واکە لەگەڵ تۆیە و ڕعاەتی هیناکە تۆ دابنیشی کۆمەلگاکە وێرانکەی کۆمەلگاکەی وێرانکەی بە خاتری ئەوەی کە ئەمە چیەکە گوایە کە تۆ ناڕازیت گوایە ناڕازیت بەرامبەر بەمە بەڵێ لە ڕاستیدا خۆی ئەم خاڵە زۆر ڕاستە یعنی خەڵکەکە لە بێباوەڕیە بە دەسەڵاتدارەتی کوردستان وای لێ هاتووە کە بۆ خۆی ئەو پشی لە تۆپیەوەی کە کەوتوتە ماڵەکەی خۆی و فڕێیاتە دەرەوانێ و بیداتەوە سەر ماڵەکەی ترا یعنی ئەمە لە ڕاستیە لایەنێکی ئەوە نیشانەدات کە هیچ بیر و باوەڕێکی بڵێ تۆ تەماشاکە لە یابان یعنی ئەو کارەساتە گەورەیە بوو خەڵک لە ئاستی ئەوە شاکە ترافیک لایتێکی سوورە مخالفی نەکرد دەرچێکە جانی لە خەتەریا بوو بۆ ئەوەی کەوا ئەو هەموو غازە ئەو هەموو نایتۆجین و هینە بڕژێ بەسەریا بەڵام مخالفەیەکی نەکرد لەبەر ئەوەی باوەڕی بە سیستەمەکە هەبوو کەپیان وتراوە ئەو منتیقەیە چۆڵکەن بەڵام بە ئارامی چۆڵیکەن کەسێک مخالفەیەکی ئەوەشی نەکردووە کە زووتر بگاتە ناوچەکەی تر لای ئێمە ئەوەی کە بەڕێز دەیڵێ هەر لەم ڕۆژانەیە تۆ نازام دوێنێ شتێکت بۆ نادەم کە خەڵکە ئێوە سەعاتی ئاوەکانی خۆیان دەربێنن دوێنێ ئەوە دوێنێ برادێک لەسەر فەیسبوک زۆر ئاشکرا هەر لەمەوە لەم لەحظەیە بە دواوە سەعاتی ئاوەکانتان لێکەنەوە تەواو ئەمە بەڕاستی یعنی بەرپرسیارەتەکە لێرایە کە هاوڵاتی خۆی بە بەشدار نازانێت لە پاراستنی ژینگەکەی یعنی ئەو هۆشیاریە نییە جا ئەلێرەدا ئەگەڕێنەوە ئێمە بۆ دام و دەستگاکانی کە هوشیاریە دەن لە یعنی تا ئێستاکە بڵێن من تا ئێستا سەردانی زۆر شوێنم کردووە لەو دام و دەستگایانە مەسەڵەن لە کاتی خۆیان کە ڕۆشتومەتەوانێ زۆرتر سیمینارم بینیوە زۆرتر خەڵکمان کراوە ئێستا ئەوانەش هەر نەماوە چونکینە یەک کارەساتیان دروست کردووە بە دەردی قەولە عەرەبیەکە ئەڵێ لا يمكن التفكير بمعدة خالية تۆ بە مەعیدەیەکی برسیەوە هەتا بیرکردنەوەشی لە دەست ئەدەی ناتوانانی بیر لەوە بکەیتەوە کە چۆن ئەتوانی ژینگە بپارێزیت چۆن ئەتوانی دەوروبەرەکەی خۆ پارێزی من نمونەیەکە بۆ دێنمەوە هاوڕێیەکی سویدیم هەبوو چوو ماوەیەکی زۆر لە کوباژیا لە کوباژیا هاتەوانێ یعنی شتی زۆر جوانی نووسی کوڕاسەیەکی نووسی یعنی ئەگە ئێمە هەر کەڵک لەوە وەربگرین
کە کوبایە کە هەموو ئەمریکا دەوری یابوو هیچ شتێکی بۆ نەئەچوو و هیچ کەلوپەلێکی بۆ ناچوو لە ناوەڕاستی ئەو قاڕەیە دەوردرابوو گەمارۆ درابوو بۆ نمونە مەسەلەن حتا شتی تازیان نەکڕی هەموو شتەکان چاگەکرایەوە یعنی هەموو ئۆتۆمبیلەکان بە برغوو شتە کۆنەکانیانە بەستەوانێ و ئۆتۆمبیلی زۆرتریان نەهێنا ناو جادەکانەوانێ بۆ نمونە ئەو وڵاتە فەقیرە هەرچی گڵۆپی گەورەی 150 و ئەوانەی کە وزە و کارەبای زۆر زۆر زیاتر سەرفەکە هەر هەموو ماڵەکانی چوو هەمووی لابن و گڵۆپی دانێ کە بە وزەیەکی زۆر زۆر کەم ئەتوانێت شەوقێکی گەورەتری هەبێت بە 5 واتیەک بە 2 واتیەک 3 واتیەک و لە گەڕەکەکانە ئەوانەی کە ئەیانتوانی ئێمە باسی کۆڵخۆز ناکەین هی زمانی با بڵێن کۆڵخۆزەکان و کشت و کاڵی کەوا چۆن کۆبنەوە و یارمەتیەکرێدەن بەڵام لە هەموو گەڕەشێکە خەڵک خۆی کۆکردوتەوانێ و بەلایانی کەموانێ تەماتە و خەیار و سەوزەکەی خۆی ئەچنێت و بەیەکەوە بۆ شار بە یەک ئۆتۆمبیل ئەڕۆن یعنی ئەمانە دەرسێکی زۆر گەورەن بۆ خەڵکی کوردستان کە ئێمە پیانەڵێن یعنی بەڕاستی وەکو ڕاوێژکارێکی ژینگەی وەکو پسپۆرێکی ژینگەی ئێمە بەو خەڵکاڵین هەر لە گەڕەکەکانی خۆیانە ئەتوانن ئەگەر بیانەوێت زۆر شت هەیە کەڵکی لێوەربگیرێت و بتوانن بەیەکەوە بە هەماهەنگی و خۆیان ئیدارەی ناوچەی خۆیان بکەن یاخود ئەگەر کەسێکی تەکنیکی تازیانەوێ ئێمە من چەند ساڵ لە کوردستانە لە هاوڵاتی لە نەوەکانەوە من بۆ ئاگایی ئەو خەڵکە بە زنجیرە لەسەر ژینگە ئەمنووسی و دام ئەبەزان یعنی ئەو زنجیرانە گەر بکرێ بە کوڕاستەیەک ئێستا هەر خەڵکی خۆبەخشیش هەبوو لێرەوە لە سویدەوە ئەها لەگەڵما کە وزەی با دابنێت خۆی مهندسی ئەوە بوو بەڵام جێرە و چێشی کە وڵاتی ئێمە و بیروکراسیەت و دەسەڵات و کە ئەوێ شەریک کە ئەوێ ببێتە بە دەستە شەریک و ئەم بەشەی باسەکە هەڵەگرین بۆ بەشی دووەم من حەزەکەم لێرە پاسێک ڕابگەێنم یان هەروە بڵێن بڕگێکی کورد ناوبڕێک وەربگرین بەڵام پێش ناوبڕەکە من سەرنجی بەشدار بووان بینەران ڕاکێشم کە ئەوان ئەتوانن لەم بەرنامەی ئێمە بەشدار بنەم جاریان لە ڕێگای ماسنجەرەوە ئەکرێ پەیوەندی بکەن بە ماسنجەری کەناڵی هیواوە لەوێەوە کە پەیوەندیتان کرد بە دەنگ و بە وێنە ئەتوانن لە بەرنامەیە بەشداری بکەن و باری سەرنجی خۆتان دەربڕن دیارە لە 3 دقەیە وەختێکی کەماندانەوە بۆی ئەو 3 دقەیە ئیمکە حتمما ڕێگە ئەدەین کە کەسانێک کە بیر و بۆچوونێکیان هەیە دەربڕ لە خۆیان بکەن لێرەیە بەڵام دیارە لەو سنوورە دیاریکراوە حەزەکەین زۆر تێنەپەڕێ مەسەلەیەکی کەژەوەیە سەرنجی بینەرانی عزیز ڕاکێشم بۆی کە کەناڵەکەمان لەسەر یوتیوب لایک بکەن و لەسەر یوتیوب بەمانای سەبسکرایبی بکەن و بە دۆست و ئاشنانی خۆتانی بگەێنن ئێمە لە ماوەیەکی داهاتووە کە زۆر دوور نابێت پەخشی فەیسبوک بە یەکجاری ڕاگرین و هەموو پەخشەکەمانە خەینە یوتیوبەوە بۆ داواتان لێکم ئەگەر ئەتانەوێ بەشدار بن لەم کەناڵەیە و ئەگاداری ئەم کەناڵە بنەوەوانەوە برەو بەم کەناڵە بدەن لە یوتیوبە هاوکارمان بن و سەبسکرایبی بکەن ناوبڕێکی کورت وەرەگرم و دێمەوە خزمەت ئێوەی ئازیز عزیزان و خۆشەویستان دووبارە بەخێراتنەوە بۆ بەشی دووەمی بەرنامەی ئەمڕۆمان کە سەبارەت بە پرسی ژینگەیە و کێشەکانی ژینگەی لە کوردستان ئازیزان دیارە لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە لەگەڵ میوانی ئازیزم کاگاسووە
چوینە ناو هەندێک پرسی دیاریکراوە سەبارەت بە مەسلەی ژینگە لەسەر ئاستی دنیاە و ئاماژەکردن بە هەندێک مەواضیع لەم بابەتانەوە هەروەها سەبارەت بە کێشەی ژینگە لە کوردستان سەرچاوەکانی ئەو کێشەیە و بنەماکان و زەمینەکانی دەرکەوتنی ئەو کێشەیە چین لەم بەشەیە ئەمە زۆرتر تەرخانەکەین بۆی کەوا چۆن چۆنی بەر بەمە بگرین وەکو لە کۆتایی بەشی یەکەمیشە ئاگادارمکردنەوە بەشداران یاخو بینەرانی ئەم بەرنمەیە ئەتوانن بەشدارمان بن بە پەیوەندیگرتن بە کەناڵەکەەوە لە ڕێگای ماسنجەری فەیسبووکی کەناڵی هیواوە هەروەها لە ڕێگای ئەو لینکەشەوە لینکی ستریمیارد کە لەسەر چاتەکە دامانناوە ئەتوانن ئەو لینکە کلیک بکەن و ئەگەر بەرنامەی گوگل کڕۆمتان هەبێ زۆر ئاسان دێنە ناو ستۆدیۆ و فرسەتان پێدرێ پرسیار و باری سەرنجی خۆتان سەبارەت من بابەتە گرنگ و حەیەویە و گرنگە بڵین ژیاریە بەڕاستی دەرببڕن دیارە سەبارەت بە مەسلەی ئێستا ئەو قسانێکین لەم بەشەیە زۆرتر لە دەوری ئەو ڕێگانەتەوەرە ئەبەستێک ئێمە بیگرینە بەر بۆ بەرگرتن بە خراپتربوونی ژینگە بەرگرتن بە وێرانبوونی ژینگە بەڕاستی لە کوردستانەکە ئەوەی کە ئێمە ئەیبینی لە وڵاتێکی وەکو کوردستانە وڵاتێکی نەوتی و مەحکوم بە سیستەمێکی تاڵانکار سیستەمێکە کار و ئیشی نەوتفرۆشتنە و هەمان کاتە هەلومەرجێکا کە ئاستی وشیاری خەڵک بەواسە نەگەیشتۆکە مۆزوعی ژینگە بە مەسلەی خۆی بزانێ و دووبارەوەی کاڵێ لە داخی دراوسێ مناڵەکانی خۆی کوژێ خەڵک لە داخی دەسەڵات خەریکە ژینگە وێرانەکە ژینگەی خۆی وێرانەکە بەزەی بە ژینگەیانایەتەوە کە دیارە ئەم مەسلەی زۆر تەسخیم نەکەین من مەبەستمەوەیە کە چاوەڕوانی لە جەماوەر و خەڵکێکی ناڕازیەوەیە کە بەزەی بە ژینگە و بە ئایندەی ژینگەی خۆی و نەوەی داهاتوە بێتەوە دەنا ئەوەی کە خەڵگەیکا لە چاو ئەوەی کە دەسەڵات ئەنجامێدا لە کوردستانە زۆر کەمە بەڵام ڕێبازەکان و ڕێگاکانی بەرگرتن بە تێکچوونی ژینگە چییە ئێمە چۆن ئەتوانین وا بکەین کە ئەم بابەتە ڕێگاچارێکی یاخود بڵین سەرەتاکانی ڕێگەچارێکی بۆ بدۆزینەوە کاگاسۆ من پێم خۆشە باری سەرنجی تۆ ببیستم چۆن ئەکرێ ئێمە بەرەنگاری وێرانبوونی ژینگەی کوردستان بکەینەوە چۆن ئەکرێ بەرەنگاری ئەمە ببینەوە کاکە شەماڵێمە بێەوەمان لەبیر نەچێت کە دانیشتوانی ئەمڕۆی هەموو سەرزەمین یعنی لە ژمارەی دانیشتوانی سەرگۆی زەمین بەرەو پتربوون و زیاتر ئەچێت یعنی لە چەند ساڵێکی ترا ئێمە ئێساکە 7.8 ملیارە لە 8 ملیار تێپەڕەکات یعنی لەم ساڵانەی کە بێتە سوێنجەگەر ئەم کۆرۆنا و ئافاتی تر بۆ خەڵکەکە دروست نەکەن بەڵام ئەمە خۆی لە خۆیان بێ پرسیارەکی زۆر گەورە لە کوردستانە هەیە بەرامبەر بە ماستەر پلان چونکی نێتۆ کەسێک کە دێتە ناو سروشتەوانێ ئەبێت کەرەسەی سروشت بەکاربێنێ بێت ئەو کەلوپەلانەی سروشت بخواتە بێ تەلاسازیەکی بۆ دروست بکرێت ئەبێت نەوت و بنزین و ئەم شتانە سەرفکە ئۆتۆمبیلێکی تریەتە کایەوانێ لەبەرەوە ئەمە یەکێکە لە هەرە سەختترین سەرچاوە بۆ پیسکردنی ژینگە زیادبوونی ئەم خەڵکانەیە و کە ئەبێتوانێ بە باعیسی کارەسات بۆ پیسبوونی ئاو و هەوا و خاک یعنی مرۆڤ خۆی کە لە هەموو چالاکیەکانی خۆیان بەردەوامی مرۆڤ و زیندەوەران ئەمە جێگای پێگەی بۆ پیسکردن و ئەوانە هەیە جا ئێمە ئەبێت ڕێگا لە چاکردن و لە ئێستاوانێت تەلارسازیەکی پتە و نظامێکی وادا بنین کە هەر ماڵێک مەسەلەن لە هەر جێگایەکە بیەوێت ئەبێت پانتایی سەوزاییەکەی بەلایانی کەموانێ بەقەدەر پانتایی بیناکردنەکەی بێت یعنی پانتایی سەوزایی زیاتر بکرێت لە کوردستانە حسابی بینە هەمووی تەلارە وەکو بڵین ئەزمەی دوایەوەی پۆلۆنیای لێت وەکو چۆن ئەمەیان بینایی هین دروست کرد بە ماستەر پلانێکی هەڵا
هەتا وای لێ هات زەوی وزارەکە وشک بوانێ ئاو نەچوە ژێر زەمینەوانێ بەو ڕادەیە کە جاران تەڕ بوو هەموو ئەمە تووشی شکانی زێرابەکان بوو ماوەیەکی زۆر ئاو و پیسایی و زێرا بوو ئاوی خواردنەوە هەمووی تێکەڵاوە بوو جا ئەمە لە کاتێکە ئەم شتانە لە کوردستانە بەبێ عقلیەتێکی هوشیاری بە ژینگەییەوانێ ناتوانێت ماستەر پلانێکی جواندا بندێت بۆ ئەوەی کە ڕادەی خەڵکەکە کە زیاد دەکات من لە بەرامبەر ئەوەی بەرنامەیەکم هەبێ شتێکم هەبێ بۆ ئەوەی کە بتوانم چۆن ئاوی پاک دابین بکەم بتوانم چۆن خانوویەکی وا دروست بکەم کە وزەی کەمتر بێت پێویستی زۆر بە گەرمکردن نەبێت مەسا هەر بۆ نمونە ئێمە لە شاری کاڵستادا کە خۆم لە لیژنەیەکی بیناسازی تەلارسازی پێوترێت کاڵستا بوستاس ئاکچێ بولا کۆبێ ئابێ یعنی لابانەوە یەن سەیری ئەو خانووەکەن لە ناقیز 20 خانوو دروست کراوە بە یەک دانە لەشی سەجێک و مۆمێک گەرمە بێت لەم زستانەیە بە لەشی گەرمی سەجێک و مۆمێک ئەتوانی خانووەکە و گەرم کە پێویستی بەوە نابێت غاز و نازانم بەڵێ لە ناقیز 20 ناقیز 20شی تێپەڕانوە ئێستاکە یعنی ئەمە یعنی ئەم سەرنجانە بۆ ئەوەی ئەدەین کەوا زۆر شت هەیە کە ئەتوانێت بکرێت بۆ بەرەنگاریکردنەوەی ئەم ژین ئێستا بۆ نمونە لە ساندڤیک یەکدانە پرۆژەی زۆر گەورە دەست پێکراوە بۆ ئەوەی کە هەر ئاو بکرێتەوە بە هایدرۆجین و بەهێز هایدرۆجین بتوانێت ئۆتۆمبیل لێ بخڕێت بۆ ماوەیەکی زۆر زۆریش یعنی لە پاتری سیارە زیاتر بەرگە بگرێت بۆ 800 کیلۆمەتر بە هایدرۆجین بڕۆی و ئەو هایدرۆجینەکەیتە دەرەوانێ لەگەڵ ئۆکسسیجینە H2O دروستەکاتەوە بێتەوە بە ئاو یعنی ئەوەی کە بڵێن پرۆژەکەی بەدەستەوە بوو کە ئاوا دەستیە برد لە ئەگزۆزی ئۆتۆمبیلەکەەوە ئەی خواردەوەی وەمە ئاوە هەر ئاوا ڕێک ئەگزۆزەکەی ئەخواردەوانێ ئەی و ئەمە ئاوە چونچینە تێکەڵاو بە سروش بێتەوە هیچ شتێکی لێ ناکە جا ئەم پرۆژانە بۆ من هەیەکشت پێڵێم هەتا ئێستا من باوەڕ ناکەم لە هەموو کوردستانە یەک دانە ئۆتۆمبیلی تیابێ لە هەموو کوردستانە یەک ئۆتۆمبیلی تیابێ کە بە گازی سروشتی یاخۆت بە پاتری بە کارەبا ئیش بکات و ئەم مەسەلەیە زیاتر گرنگی پێ بدرێ لە سویدا کارەبانی لە ماڵەوە ینی گڵۆپی پێداژستە ئینجاری وا هەیەەوەی کە سیارە پێڵاوە زۆرینەوە ئێستا پرۆژەیەک هەیە لە ئێرەبرۆ لە شاری ئێمە چوین بۆ سەردانی وەکو لیژنەی شارەوانی لە کاڵستادەوە ئێمە داوت کراینە پرۆژەیە بەڕاستی سەر سوڕهێنەر بوو چونکینە بە ئەو پاتری کارەبای ئۆتۆمبیلەکان لەگەڵ ئەوە شاکە هەتا و خۆر زۆر کەمە لە وڵاتەیە چەند هینێ لەو حەکیانداناوە لەو حەکانیش ئێستا لەو حەکانیان زۆر تەنکتر کردوێتەوە ینی هەر بە وەکو ئاهینیش نییە شوشە ئەتوانرێت بە مادەیەکی پلاستیکی کە نەشکێت لە سەرکان دانراوە و بە ئۆتۆمبیلی کاپێ ئەوتێ کارەبا ئەو وزەیەی کە وەرئەگیرێت ئەدێتەوە بە خانۆکە گەرم کراوە بەبێ ئەوەی هیچ وزەیەکی ڕەش هیچ وزەیەکی نەوت هیچ وزەیە کارەباش بۆی بێتە ئێوانە خۆی و تاقی خۆی بەڵام بە مەرجێکاوان تەوقیت کردووە جیهازیشیان داناوە کە ئەم هەموو ئۆتۆمبیلانە کە هێنە ژێر گەراجەکەوانێ خانوەکە گەرمەکاتەوانێ و وزە ئەداتەوانێ ئەو وزە ئیزافی خۆی کە وەری گرتووە ئەیاتەوە بە خانۆکە گەرمەکاتەوە جا ئەمە باسێکی زۆر گەورەیە لە مەسلەی وزە چۆنە بێ ئێمە کەڵک لە وزە وەربگری مەسەر تەماشای خانوە شەپق و شڕ و وێرانەکانی خۆمان کە هەمووی کونوکەلەبەری هیچی نەگیراوە تۆ هینی غازیانی دایانێت هە تاکو ئێستاکە
ئەگەر تۆ لە هەوایەکی پاکەوە بڕۆی زۆر زوو هەستەکەی کە هەتا جلوبەرگەکانت بۆنی ئەو پیسایی و دووکەڵی ئەو غازە ئەگرێ دەگەر بێتەوە بۆ وڵاتێکی پاک اینجا هەستی پێەکەی بەڵام خەڵکەکە خۆی لوتی لەگەڵ ئەو وەزعە ئەمەی هەناسەی پیس هەڵمژیوە تازە پێی ڕاهاتوو یعنی خۆی پێی وانییە کە هەواکەی ئەوێ پیسە بۆ خۆی لەگەڵ ئەوە شاکە هەر ئاوەکەشی کە ئەو ئاوەی دەمودانیشی پێشوە هەمووی ئەو PHی کە لێرە هەیە لە وڵاتێکی تراکە لە نسبەتی حوتایە لەوێ هەموو دەمودانەوێ بە تەڵخ و بە پیسی و ئەبێت بە کلساتێکی زۆر زۆر لەبەرەوەی ئاوەکەشی کە بۆ دێتە ماڵەوانێ ئاوێن و پاک دیە ئەمە بەحسی زۆر لەسرە ئایا تۆ بتوانیت هەر لە کەڵک وەرگرتن لە چۆڕاوگەی ئاوی خۆت بۆ کشت و کاڵ مەسەلەن بۆچێ بێ ئاوی کە بەڕێزت باسی ئەوەت کرد وتێ ئەم ئاوانە هەمووی یا کارەباکە هەمووی داگیرسێنێت هەمووی لەبەر ئەوەی ئەمە قینێکە پیشانیەدا بەرامبەر بە حساب دەسەڵاتدارێتی بەڵام ئەمە هەستی هوشیاری ئەگەر تۆ هەستی هوشیاری نەبێ خۆت هەڵنەستی بە ئەوەی کە دڵت بەوە بسووتێت کە تۆزێک لەو ئاوی خواردنەوەیش سرف نەکەی بۆ باخکە بتوانیت ئاوێکی تر ڕابچێشرێت زۆر جار ئەگەر تۆ سەیری نظامی کۆنی بەغا بکەی لە زمانی سەدامە یعنی زۆر جار لەو نظامەی ئەوانە من بینیومە لە زۆر باخچەیە ئاوی باخ لە ئاوی دژلەکەەوە هاتووە بەبێ ئەوەی کەوا بخورێتەوە بەس ئیسفادەی لێکراوەتەوانێ بۆ ئاودانی باخ کاگاسۆ شەبەکەیەکی کامل هەبوو من وەختە تاوان ئەزانم بەهۆی خزم و کەس و ئەوانە کە لە بەغا هەبوون شەبەکەیەکی کاملی ئاوی پیانوت مەیخابت یەک شەبەکەی کاملی مەیخابت هەبوو بەس بۆ حەدیقا یعنی ئەو ئاوا کلۆری تێ نەکرابوو کلۆری تیان ناکرا نە ئەخورایەوە نە ئەوە بخورێتەوە نەمزانیوە چون بۆ ماڵی کورەوتیان نەیخۆیتەوەانێ ئەوە وایە منیش بەسەرم هاتووە چەند جارێ هینە یەک شەبەکەی کاملی پیانوە مەیخابت ئەمەیان دانابوو بەس بۆ حەدیقا یعنی ئەوە هی نەبوو گیانی وانە بوو بڵێ ماڵێک بێت و مەسەلەن لایەک بێت و ئەوانە گەڕەکی زۆر گەڕەکی بەغا ئاوا بوو یعنی ئەو وەختەوە باسی حەفتاکانەکەین ئێمە باسی حەفتاکانەکەین دیارە بەڵێ تۆ تەماشاکە یعنی زۆر شت ئێمە بەرەو دواوە گەڕاوینێتەوە هەتا ئەو کاتانە لە شوشەی ساردیەکان ئەبرایەوانێ بۆ دوکاندارەکە لە گەڕەکەکەیە ریسایکلینگێک هەبوو یعنی ئەو شتانە بگەڕێنیتەوە فرێنێتە سەر جادە و ببێتەوە قاشاک و ببێت بە قورساییەک بەسەر ژینگەوە یعنی ئێمە هەتاکو دێین بەرەو دواوە ئەڕۆینەوە هیچ کەڵکێکمان وەرنەگرتووە لەوەی کە ئایا چۆن بەرەنگاری ئایندە ئەبینەوە چۆن ئەو لە ڕاستیا بەرەو هەڵدێرە کاگاسۆ بەرەو هەڵدێرە بڵێ بەرەو دوا ناڕێن بەرەو هەڵدێرە چین بڵێ مناڵەکەم هەر ئەو هەوایش هەڵ بمژێت کە لە ئایندەیە بە کەڵکی ئێمە بێت بتوانین ئەو تۆزە ئۆکسیجینەی کە ماوە ئەوەش هەڵ بمژین کاکەشە دروستەوە ئەوە یەکێکە لینەکان من هەنێک سەرنجم هەیە لەم بابەتەوە کاگا سۆڵامبەر لەوە کە سەرنجەکانم دەم بە بینەرانی ئازیز دەڵێم کە ئەتوانن لە ڕێگای ئەو ژمارە تەلەفۆنەوە کە دانراوە لە ڕێگای ڤایبەرە کە ژمارەی ڤایبەرە لە ڕێگای ماسنجەری فەیسبووکی کەناڵی هیواوە هەروەها لە ڕێگای ئەو لینکەوە کە لینکی پرۆگرامەکەیە ئەتوانن بەشدار بنەگەرەتانەوێت لەم گفتوگۆیە کە سەبارەت بە ژینگەیە بابەتێکی گرنگ و حەیەویە پەیوەندی بە ژیانی هەمومانەوە هەیە بەشدار بن زانین چۆنە کاگاسۆ من لەگەڵ تۆ موافقم زۆر مثلا لە ڕووی تەکنۆلۆژیەوە زۆر ئەم مەسائلانە باسەکرێت و دێتە پێشەوە ئەوانیانی لە هەندێک جێگا وترێ مەسەلەن تا نەزەریاتی وا هەیە کە ئینسان بۆ مەسلەی تاقە و ئەوانە لە کۆنسومەرەوە بکرێ بە پرۆسومەر تەمانە سەلەوانێ بازێک جا لەم قسانەیەمە بێت تعلیقمان لێبن بڵێ کوردی بەکارنێن بەس نازان بە کوردی چی پێوترێ پرۆدیوسەر هین کۆنسومەر ینی بەکاربەر لە بەکاربەرەوە بکرێ بە پرۆسومەر ینی کە ینی بەرهەمهێنە و
لە هەمان کاتە بەکاربەر ینی بەرهەمهێنێکی بەکاربەر بۆ هەردووچی هین بێ بۆ هەردووچی بێت ئەوانە یعنی ئەمە بۆ خۆی یەشێکە لەو نەزەریاتانەیە وترێ بەڵام من لایەزال کێشەکە بە کێشەی سیاسی ئەزانم ینی من پێم وایە گۆڕانکاری لە تەرکیبەی دەسەڵات و لە تەرکیبە و بیرکردنەوەی دەسەڵات و دەسەڵاتدارێتی کۆمەلگای ئێمەیانەیەت تەوازنی هێز بە قازانجی و بەرژەوەندی زۆربەی کۆمەلگا کە خەڵکی کارگەر و زەحمەکێشی وڵاتی ئێمە نەگۆڕێ من پێم وانییە کە خودی ئەم ڕێگە چارانە بتوانێ ینی ئێمە بە ڕێگایکی بە دەرگایەکی سەوزی سەرمایهدارانەیە بەرەو ئینمان بەرێ بەرەو ئایندێکی باشترمان بەرێ مەسەرەن باسی ئەنەرژی ئەوانەکرێوانە کاگاسۆ لە 105 ئەنەرژی دنیا ڕینیۆبڵە هەمووی فاسل فیولە تاس ینی وقود ینی بڵێن سوتەمەنی فاسیلیە ئەو سوتەمەنیە بەربووانەی کە بەکارێت و تەواوە بێ ئەمە حقیقەتی گەورە زەبەلاحانەی سایە کە نایەوێت لە بەڵێ دقیقاً کاگاسەوە قسەکانی خۆت بیر نەچێتەوە میوانێکمان هاتۆتە سەرخەتۆمانە پێم خۆشە بەشدار بێت لەم گفتوگوێمانە بەڵێ بەخێراتی کاکدارای خۆشەویست فەرموو بەڕێزم ئەگەر مامەدارا فەرموو سەرچاو جان فەرموو ببوورە شەماڵگیان گۆ لە دەنێ منەیە بەڵێ بەڵێ ژۆم لێ فەرموو سڵاتان لێ بێ شەماڵگیان دەستان خۆش بێ بۆ بەڕێ سڵا بۆ کاگاسۆش منە لە دوورەوە ناویستوە یەکمان نەبینیوە زۆر زۆر خۆشحاڵم بە دیدارتان لە ڕاستیە من ناتمە ئاجان من ڕاستەکەی زۆر وەختان ناگرم دیارە بەرنامەکەتان درێژەی ئەبێت بەشی تریشی ئەبێت هینەکە من ناتمە ئەو لایەنی زۆر گرنگ بوو ینی ئەم بەشێک ئێستا بەشێکن لەوانەیە من تۆ دەبگەڕێمەوە بۆ دواتر ئەوەش ئەوەیە کە ناتمە سەر ئەو بەشەی کە کاگاسۆ لە بیدایەتەوە باسی کرد سەبارەت بە ینی لایەنە ئۆکۆلۆژیەکەی پێکات پێکەوە بەفرانی ئەم ژینگەیە هەموو ئەوەی ئەو بوونەی کەتیایەتی ئەمانە ئەمە زۆر زۆر گرنگە بەڵام ئەتمە سەر دوو نوختە و هیوادارمەوە زیاتر بتنەوە سەری لە بەرنامەکانی ئایندە ئاگەرنەوە ئەوش ئەوەیە کە لە ڕاستیە مەوزوعی ژینگە پارێزی لە بچووکترین سبەتەوە کە تۆ لە ناو خێزانەکەی خۆتا کاری لەسەر بکەیت و خۆتی بۆ ڕێکخەی بۆ ئەو وردەکاریانەی کەدرێ یعنی هیچ جیاواز نییە لە خەبات لە دژی سەرمایهداری و کە شەماڵ زۆر مەبەستیایە لێ بگەڕێن تا سۆسیالیزمینە بێ تەسەورێکی ئاوا هەیە ینی چۆن کاری ڕێکخراوەی جەماوەری مەسەلەن کرێکاران فیئەکانی کۆمەڵگە چینەکان بۆ هەر ئیسلاحاتێک خەباتی ژینگەیش بە بڕای من ئەبێ ئاوایە مەسەیریکەین ئاوا بچێتە پێشەوە ینی بەڵام بەو دیدەوە کە واقعەت سەرمایهداری وەکو شەمە نەفەرێک چۆن لەسەر سکە کەوتووەتە سەر سکێگەڕوە کە لەسەر ئەساسی قازانج حرەکەت ئەکا هەموو شتێک ئەکاتە قوربانی ئەم قازانجە و هەزارەها جۆری بەرهەم و ناوینراوە بەرهەم مەسەلەن کار لە چاکسازیەوە بیگرا هەم هەر شتێک قازانجی تاوێ بە ئەو جۆ نادێ بە ژینگە ئەوەی کە ژینگەی گەیانەوە بە ماستە بەڕاستی ئەوەیە یعنی لایەنی کە کەژەوەیە ئەو هۆشیاریە ئێمە بەردەوام بین لەسەر ئەو هۆشیاریە کە ژینگەناسی لە ڕاستیە زۆر گرنگە ینی ئێمە ئەو شتێک کە پێ ئەژین ئەو شتێک کە پێ ئەژین ڕاستە بەسراوەتەوە بە پارەوە ینی سیستەمەکە بۆی بەستوێنێتەوە بە پارەوە بێت چی لە شوێنێکی تو پارە پیا بکەیت بۆ ئێش بکڕی بەڵام ئەسڵی شتەکە مەسەلەن پێداویستەکانی تۆ لەناو زەویایە بە ئاو و خاک و باران و وزەی خۆریان ینی تۆ هەموو ئەم پیسیانەی کە ئێوە باسیەکەن وردەکارێکی فرێزێ تۆ زەربە ئەدا لەما ینی لەو شتەی کە تۆ پێویستە نانە ئاوە گەنمە ماستە پەنیرە خوریە لۆکەیە ینی لە دلوبەرگەکەتەوە تا خۆراکە تا مێز و تەختەکەی ماڵەکەت تا عینەکەت تۆ چۆن ئەبێ گیانی خۆت بپارێزی تۆن مەسەن برینێک بەلووتەوەیە کە دەستکاریکەی غەڵەت دەستکاریکەی ئەبێ ببرین لە هەموو دەستەی خۆتا خودی خۆت هەر جوڵانەوەیکی غەڵەت کەی بەرامبەر بەم ژینگەیە ئەیکەی بە برینێک لە سروشتا بۆ سەرنجام بە زەرەری هەمومان ئەکەوێتەوە ئەوەی کە ئێستا و گرفتە گەورەی کە ئێستا باسیەکەن بەداخەوە من نامەوێت زیاتر وەختان بگرم هیوادارم لە بەرنامەکانی کە بتوانم بەشدار بم. زۆر باشە سەرچاواتی مامەدارە جان خۆشحاڵ بووین زۆر بەخێر هاتی
ئاماژەیەکی زۆر گرنگ کاکەدارا بەڵێ لە خێزانەوە دەست پێکات هەتا لە یەخچاڵ و لە سەلاجەکەی خۆتەوەکەیکەی توانێ ئەمڕۆ چی ئەکری چ خواردنێگە کڕیوە چۆن ئەچیتە دەرەوە بە چ وەسیلەیەکە ڕۆیتە دەرەوە ئایا بە بنزینێکی زۆر زۆر سەرفەکەی بە ئۆتۆمبیلێکی زۆر گەورە ئەڕۆیتە ناو شار و یەیتەوە چ جل و بەرجێک لە بەرەکەی ئەمانە بێگومان ئەمەی کە دەست پێکات یعنی شۆڕشی تاچی کەس وەهوشیاری ژینگەیی زۆر زۆر گرنگیەکی گەورەی هەیە لەسەرەوەی ئێمە چ جێگە پێگەیەکدا ئەنین لە ژینگەدا یعنی لە هەڵسوکەوتە لە هەڵسوکەوتی خۆمانەیە و هەتا ئەکەوێتە سەر ئاوسەرکردنی خۆت یعنی لە خۆشتردا لە هەڵسوکەوتە بۆ ئەو مەوادانەی کە بەکاری هێنیە خەیتەوانێ ناو زەلکا و زێرابەکان وە چەند موادی کیمیاوی خۆت زەربەخش فڕێدەی یعنی یەک لەو پرۆژانی لێرە قسەی لەسەرکرا هەتا ئەوە بوو کە مەسا حەبی نزۆچی ئافرەتان کە چەند کاریگەریەکی زۆر گەورەی هەبووە کە چۆتەوە ناو ئاو ماسی نەیتوانی وەزاوزێ بکە ینی ژیانی ناو زیندەوەرەکانی با بڵێن ئاوی زەرەر پێگەیانووە ئەم مادەی نزۆچیەکە لە ڕێگای بڵێن ئاوفرێدانەوە لە ئاودەسەوە چۆتە ئەوێ ینی بیرکراوەوەی کەوا کەناڵێکی تازە دابندێت و ئەوەش فلتەر بکرێت و ئەو ئاوانە بکرێتەوە مەسە بۆ نمونە هەتا لە وڵاتێکی وەکو سویدا ئێستا چەند ماڵێک لەوانەی کە ژینگە پارێزیەکەن خۆیان فلتەریان داناوە بۆ ئەو ئاوە ڕۆچکەیە کە ئەڕاتە دەرەوە بۆی جارێککە بەکار بێتەوە بۆ بەکارهێنانی بۆ کشت و کاڵ هەرچەنگە یعنی دەوڵەت لەمەیە بڵێن زۆربەی نسبەتی خەڵک لێرە لە زیاتر لە پارتمانت و لە کرێچی و خان و ئەمانەیە ئەژی لە وڵاتانەیە بەڵان شوێنی ئاو شوێنی ئاوی خواردنەوە کە باس لێ سەرەکەی نێمە وەکو ژینگە پارێزێک گوتومانە بێ ئەو کەسانەی کە زیاتر ڕۆژیان هەیە ئەبێت ئەو مائڵخابتەکەی کە بەڕێزت باست کرد لە دەریاچەکانەوە بێتەوانێ و بە ئاوی صاف بە ئاوی خواردنەوە ئاو نەدرێت چونکینە ئێسا ئێمە کەوتوینەتە سەرەوەی کە ماوەیەکی تر ئاو زۆر زۆر گرانتر بێ لە بنزین و لە نەوت بڵێن ئەم وڵاتە سەرمایهداریانە ئاخریەکەی واز لەوەیە نێت لە پلەیەک لە قۆناغەکانی ژیانە یاخود فسوولیا یان نەوت و بنزین و ئەمانە بگۆڕدرێت بە شتێکی تر بەڵان ئاو لە کەمیا بێت یعنی ئەو کاتە بێ ئێمە بگەڕین بە بۆشکە و دەسی بخەین و بەهایەکی زیاتر بدەین بە ئاو هەتاکو دەستمانەکەوێت ڕاستە من ئاماژەیەکی کە بە مۆزوعی ژینگە بکەم کامە تقریبەن کولەن پێوەستە بە کوردستان و بە هەموو جێگایەکی تریشەوە یەکێک لەو مشکلاتانەی کە ژینگە بەدەستیەوە ناڵێن بەرزبوونەوەی پلەی گەرمایە کە ئێمە ئەبینین ساڵ لە دوای ساڵ پلەی گەرما بە ئەندازەیەک بەرزە بێتەوە کە خەریکە ژیانکردن سەختە بێ و تەوەقوعاتەکان ئاوایە ئەگەر ئەم بەرزبوونەوەی پلەی گەرمایە بەری پێ نەگیرەوە ئەوانە تەقەنەوە اتفاقیاتی پاریسوان هەر بۆ کراوە کە ئەم مەسەلەی ڕێگەی لێبژیرێ ئەوە جگە لەوەی کە بڵێن منسوبی ئاو بەرزە بێتەوە مثلا ئەو شتانی کە ئەو تەوەقوعاتانەی کە ئەکرێ کە دیارە ئەم تەوەقوعاتانە بۆیە ناکرێ بۆی بڵێن بەیانی کە دەهاتە دی بڵێن نەمانوت مەسەلەوەیە کە بۆی نەبێ بۆیەوە ئاڵێن ئەگەر بەم ئیتیجاهەیە بڕۆین تا مثلا 50 تا 100 ساڵی ترۆوانە دەرگیری ئەمان نابین ئەگەر پلەی گەرمای دنیا 2 دەرەجە بەرزە بێتەوە زیاتر لە 2 دەرەجە بەرز بێتەوە منسوبی ئاوی بەحری دنیا ئەمەنە بەرزە بێتەوە کە بەشێکی زۆری ئەو خەڵکانی کە لە قەراغی دەریاکانە ژینەوانە ناچارە بن کۆچ بکەن یعنی مثلا لە شب قارەی هندی بڵێن لە نیمچە دوورگەی نیمچە قارەی نیمچە کشوەری هندستان ئەڵێ نزیکەی 300 میلیۆن تا 400 میلیۆن ئینسان ناچار ئەبێ شوێنی جێگەی خۆی بەجێ بێڵێ وە کۆچ بکا بۆ وڵاتێکی تر بۆ شوێنێکی تر پەنابەری ژینگەی دروستە بێت پەنابەری ژینگەی هەر ئەمە بۆ خۆی گەورەترین هەڕەشەیە تۆ ئێستا باسی ئەوەک شەڕی بینی دەوڵەتەکان و ئەوانە جۆرە هیجرەیەکی لەم بابەتانە تەواوی سیستەمی ئیکۆلۆژی دنیا هەوی ئەگۆڕێ یان ئەگەر تۆ هەر هیچی تر نەکات ئەم ئاو بەس ئەوەنە ئاو بەرز بێتەوە خەڵک بڕواتەوەی
جگە لەوە توانەوەی ئەو بەستەڵەکانی کە لە پۆڵەکانە هەن لە قوتبەکانە هەن و ئەمانە ڤایرۆسی وا دێنێتەوە ژیان کە ئێمە 30,000 ساڵە لەگەڵی نەژیاوین چونکە بەشێک لەو چینە بەفرانەی کە لە پۆڵەکانە وجودیانەوەمانە هەیە تقریبا 30,000 ساڵ 50,000 ساڵ لەمەوە پێشن ئەوانە ڤایرۆساتیان تایە بەکتریایان تایە کە ئێمە ئێستای تر هین نین بۆیان یعنی ئەگەر لە ڕابردووشە ئێمە لەگەڵیان ژیابین و بڵێن بە جۆرێک هینمان هەبوو بێ مەناعەمان پیا کرد بێ یاخود ئیمیون بووبین بەرامبەری ئێستا نین وەگەرەمانە بێتەوەوانە بچێت تووشی ماساتێکی زۆر زۆر گەورەیە مەسەلەن تەماشاکە هەر تۆ یەکی وەکو ترامپ کە باوەڕی بەوانە نەبوو وەخۆی کێشایەوە لە ئیتیفاقیەی فەڕەنسا و لە پاریس و هەروەها تۆ تەماشاکە ئێمە لە 1972 لە سویدا کۆنگرەی نێونەتەوەی کرا بە ئەو کاتە سەرۆکوەزیرانی ئەو کاتە ئولوف پاڵمێ بوو لێرە لە سویدا ئەم بایەخی و جەختە درا لەسەر ئەوەی کە لە ئەم سەرزەمینە ئەم شوێنەی کە ئێمەیتیاین بێگومان پلەی گەرما بەرزە بێتەوە ئەبێت مەسەلەکە زۆر زۆر بە جددی و بە هوشیاری بگرین ئێستا تەماشاکە ئەم جۆن بایدنێک هاتوتە سەر کار یەکەم شت جەختی ئەوەی لەسەر بوو کە زیاتر طبعاً جەختی ئەمەی کە بۆ سەرفکردنی بودجەی ئەمریکا پارێکی تەرخان بکات بۆ ئەوەی کەوا بگەڕێتەوانێ ناو ئەم ئیتیفاقیە و ئەم بەسنەکانی کە لەگەڵ ئەوروپا کراوە و یەکێکی تریش داخستنی ئەو کانگا زۆرانەی کە لە ناوچەی زۆری ئەمریکا هەتا ئێستاکە با بڵێن کانی خەڵوزین و بەردینی خەڵوسین ومانە دەرەهێنرێت یەکێکی تریشی بوو ئەوەی کە زیاتر بودجەیەک تەرخان بکرێت بۆ دیسان ئەو وزانەی کە وزەیەکی سەوزە ئەمە بەحث لەسەرەوەیە لەوانەیە بەرنامەیەکی ئەگەترا هەبێت بەحث لەسەر ئێمە ئابووری سەوز بکەین کە ئابووری سەوز بۆ خۆی یەک دەواازەی گەورەیە ینی کەپیتلێکی تایبەتیە کە تۆ باسی GNP یەکەی یعنی ئەمە national product یعنی الدخل الإجمالي القومي واتە بەرهەم و بوومی هەموو دەوڵەتەکە ئەگەر تەقسیمی دانیشتوانی بکەیت بزانیت ئاستی ئەو وڵاتە لە چیدایە ئاستی ئەو وڵاتە بەڵام ئەمەی کە ئێمە مەسەلەن زیاتر دانی لەسەر دانین و بەحسەکرێت لەسەر ڕێکخراوەکانی جیهانیە کە ئەبێت مێژەری و پێوەری سەوز ببێتە پێوەری ئەوەی کە ئەم وڵاتە پێشکەوتووە یاخود واکەوتووە عین تۆوەرە ئاوێکی پاکم بەرێ خاچێکی پاکم بەرێ هەوایەکی پاکم بەرێ ئەمە پێوەرێکە ئەبێ بخرێتە ناو BNP و GNPەوە ئەگەر لە ناو ئەمەیان نەبێت لە ناو مەعایر و مەقایسی ئەم ژینگە پارێزیە تەنها بەرهەم تەنها شمەک تەنها کەلوپەل بۆ بزانرێت کە ئەمە قیاسی پێشکەوتنی خەڵکەکەیە ئێمە کەواتە هێشتاکە لە زمانی کلاسیکی ئادەم سمت و لە زمانی ریکاردۆ ئەوانە ئاژین کە باس لە اقتصادی کلاسیکە کرێت وایە من کاگاسۆ سەرنجێکم هەبوو وتم لەسەر ئەو باسانەی کە بەڕێزە کردت ینی ئەوە هیچ کە ئەو هەڕەشەیە کە وتم لەسەر مەسلەی ژینگەوانە هەڕەشەیەکە کە ئاوانیە مەسەن گوێنی تێ بڵێ قەی ناکەدەی جابا بڕۆین مشکلەکان من بیرم یاد ساڵێک لەو ساڵانی ڕابردوو لە کۆبوونەوەیشی لە یەکێک لەم حیزبە چەپانەیە یەکێک لە هاوڕێکانوان لە کۆبوونەوەکەیە پرسیارێکی کرد لە کۆرجێر لێی پرسی وتی ئەم لە وڵاتانەیە زۆر باسی ژینگەەوە شتاناکەوەوانە ڕێی ئەم گروپی ئێمە چییە لەسەر ئەم مەسلەی ژینگەەوەوانە ئەوە ڕێژ زۆر جوابیایەوە ئاوا زۆر بە چادەی جوابیایە وتی باجارە بە شەرەکان ڕزگارکەین جانوەری دارخورمایەت کە بە نەزەرم ئەمە تەسویرێکی زۆر مەحدودە لەوەی کە ئێمە دەرگیری چه هەڕەشەیەکین ئەوەی کە دەرگیری هەڕەشەیە لێرە ئینسانە ئەوەن بە خاتری ئینسان ینی بە خاتری بەشەر مەسلەی ژینگەم زۆر بۆ قەزیە و زۆر بۆ منەکار ئەو ئینسانی ئێستاژی ئەو ئینسانی لە داهاتووشە یەتە بوون و ئەوانە ینی پێم وایە بێ
هەقی خۆیەتی کە زەویەکی پاک و هەوایەکی پاکی بۆ بەجێ بهێڕێتەوەوانە ئەگەر یەکسانی ئینسانمان لە بۆدێکی زەمن لە بۆدێکی مەکانیا بۆ مەسلەی لە بۆدێکی زەمەنیچ بۆمان مەسلە بێ ئەوانەی ئاین بچی بەرحاڵ من وایە بینم کە حەلکردنی مشکلەی ژینگە لە کوردستانە پەیوەستە بە خەباتی جەماوەرەوە و بە هاتنە مەیدانی جەماوەری نەکەرەوەی کە خەڵک احتیمام بە ژینگە بە نەکەرەوەی کە خەڵک بزانێت کە زەبڵ بخاتە شوێوە چونکە من نازانم خەڵکێک نەزانێ زەبڵ بخاتە شوێنی خۆیەوە چۆن نێتوانێت بڕیاری دروست لەسەر سیاست بە چۆن نێتوانێت بڕیاری دروست لە هەڵبژاردن نابات چۆن ئەگەر هەڵبژاردنیشی زۆر دیموکراتی و پاک و تەمیزیشی بۆ دانێتوانێت حیزبێکی دروست هەڵبژێرەوەی کە جێگەی خۆی کە و نەزانێت زەبڵ شوێنەکەی زەبڵە ناتوانێت بەشەری باشیش بخاتە جێگەی باشەوە من تێڕوانینەکەم ئاوایە بەرحاڵ بەڵام باسەکە لەسەرەوە نییە بە تەنها ئەم هوشیاری ژینگەیە بچێتە سەرەوە قسەکە لەسەرەوەیە ئەمە بەشتێکە لە خەبات و لە ململانێ لە کوردستان ینی مۆزوعی ژینگە بە نەزەری من هیچ نییە ینی کەم هەیە لە حیزبەکانە لە بەرنمەیان نەبێت تا ینی حیزبە چەپەکانیش بەشی زۆریان لە بەرنمەکانیان نەباتی ژینگەی تایە بەڵام زۆر کەمتر لە چاو مەسائلی تر و ئەوانەیە باسی ژینگە بایەخی پێدراوە زۆر کەمتر وەکو بەشێک لە خەباتی چینایەتی باسێکرێ لە ڕوانگەی منەوەکو کەسێکە خۆ بە سۆشیالیست و کۆمونیست دەزانم ژینگە بەشێکە لە خەباتی چینی کارگەر لە کۆمەڵگەی سەرمایه‌داریە و بایەخدان بە ژینگە بەسەن بۆ نمونە مەنتیقەی بازیانە تۆ ڕووی هەموو ڕۆژێ لەوێ کارگەی شیشی فڵان و ئاستی فڵان و ئەوانە مانی گرتۆ بۆی کاکری زۆرتر وەرگی لە ساعتی کەمتر کارکا ئەوانە باسی ژینگەکە ناکرێ باسیەوە ناکرێ ئەو غاز و ئینەی کە لەوێ بڵاوە بێتەوە چ سەرەتانێکی دروست باسەکرێ بەس باسم لە هینە لە خەباتی خەڵکە لە خەباتی جەماوەرە مۆزوعەکەی نەبووە بە قەزیە هەموو ڕۆژێک قسەی لەسەر بکرێت کاکە شەماڵ ئێساکە یعنی ئێمە بە هەر هەمووشی یعنی یەک زەربی پیان نەهێنین خەڵکێکی زۆر باش دروست بووە من هەر ئەوەی کەوا بزانم هەر لە بازیانە ڕێکخراوی سەوز و ڕێکخراوی هەتا پارتی سەوز و ئەمانە زۆر جار ناڕزایی زۆریان دەربڕیوە هاتوون و مەسائلی ژینگان هێناوەتە هەتاکو ئەو دارانەی کە سوتا بەڕاستی لە ناوچەی لای باخی بەختیاریەوە بۆ سەرەوە بۆ تاسلوجێ یعنی ئەمانە کە بۆ خۆی کارەساتێکی زۆر گەورە بوو لە ڕاستیدا بۆ قازانج و بۆ بەرژەوەندی خەڵکێکی تایبەتمەند بوو کە هەندێک پرۆژە بکاتەوە لەوێ و ئەم هەموو دارە جوانانە کە سەروەت و سامانی میلەتەکەی و سەروەتی دێرینی ئەو خەڵکەیە کە ئۆکسجین ئەبەخشێت و کە زۆر خەڵک ڕزگارەکات لە دووە مۆکسیدی کاربۆنی ئەو جادانە کە پیا ئەکرێت لەگەڵ ئەوە سووتانە بوویان یعنی خەڵکەکە هات معارەزەی کرد خەڵکێکی زۆر هاتنە سەرخەت با هەر نەڵێن یعنی من مەبەستم ئەوە نییە زۆر سۆس هەیە و ئەم بزوو ناڵێم نییە من مەبەستم بنەزانیستی مەبەستم پێکەوە بەستنی ئەم دوانەیە یعنی لە جێگایەکە کە باسی خەباتی کارگەری ئەکرێ باسی کرێ ئەکرێ باسی سەعاتی کارەکرێ لەو جێگایە باسی ژینگە ناکرێ و لەو شوێنەشا باسی ژینگاکرێ باسی چینی کارگەر ناکرێ مشکلەکە ئەوەیە ئێمە پێویستمان بۆ ئێمانە بەیەکەوە هەڵپێشین و پێویستمان بەوەیە یعنی پێویستمان بەوەیە کە لە هەمان کاتە کە کار بۆ چاکردنی ژینگە ئەەکەین لە هەمان کاتە کار بۆ دیموکراتیزەکردنی هەلومەرجی کار بکەین و کار بۆ کۆتایی هێنان بە جیاوازی و ناکۆچەکان لە کۆمەلگای خود ئەو پەیوەندیە سەرکوت بڵین چەوسێنەرانەیە بکەین کە لە سای سەرمایه‌داریە هەیە چونکە ئەمانە بەیەکەوە بەستراون یعنی وەکو مەسەلەی مریشکوێرکەکەی لێ نییە کامیان لە پێشکامیانە مەسەلەن ئایا لە پێشا ژینگە چاکەین دوایی سەرمایه‌داری کۆتایی بێ یا چاوەڕێکین تا سەرمایه‌داری کۆتایی وەختە ژینگە چاکەین بە بڕوای من هەردووک ئەم مەسەلەی بەبەیەکەوە بچێتە پێشەوە و ئەمە پێویستمان بەوەیە لە ئاستی میکرۆیە لە ئاستی گەڕەکە لە ئاستی ئەو جێگانە کە خەڵک ئەژیوەوانە کۆمیتەکانی پاراستنی ژینگە پێک هاتبن لەو خەڵکە فعال و هەڵسوڕا و ئەوانەی کە داوای ئازادی سیاسی ژەکەن کە داوای مافەکانی ژنانەکەن کە داوای مافەکانی مناڵانەکەن کە داوای ماف و خواستەکانی کارگەرانەکەن
پێک هاتبێ لەمانە ینی ئەم بابەتە ئەم مەسلەیە بەشێکە لەوینە من تێناگەم بۆ ئەبێ کەم ساعت کەم کارکردن و زیاد پارە وەرگرتن و ئەوانە خواستی کارگەری بێ بەڵام ئۆکسسیژینم بە ئیسراحەتی خۆم هەڵی مژم ئاوی پاکمەیە لە گەڕەکەکەمە زبڵ و شت خاشاک فڕێمەدەنەوەمانەوە ئەم پیش و پۆقلێ کۆتایی پێبێنەوەمانە ئەمە خواستی کارگەرینیە من مەبەستەکەم ئەمەیە مەبەستمەوەیە کە ئەم دوانە لێک هەڵپێچین کێشەکە لەوەیە کە لەو جێگایە کە باسی ژینگاکری حساسەکەی باسی ژینگا باسی ئەوانە مثلا کۆمەڵی خەڵکی مثلا مستەقف و ڕۆشنبیرن قەڵەمەکە لە ژیرفانیانایە ئاوا خۆیانە تەچێنن پاک و تەمیز بین و ڕێز لە ژینگە بگرین و وەکو جۆرێک لە ئەتەچێت باسەکرێ لەو شوێنەوەیە خەڵک زەحمە کێشە و عارەبانە ڕاکێشەوەوانە ئیتر باسی ژینگە مهم نیە من ئەڵێم ئەم دوانە بێ لێک هەڵپێکرێن ناکرێن دوانە لە یەکتر دوور بن ئەمە باسەکە بێگومان کاکە شەماڵ ژینگە ئەم زەرپۆش و ئەم سەرزەمینە هی هەمومانە ئێمە هەریەکدانە سەرزەمیمانەیە جا هەر ئینتیمایەکی چینایەتیت هەبێت ئەم ژینگەیە هەر هەمومانەگرێتەوە یعنی ئەلێرەدا کە پێوتێت مەسلەی ئیکۆنۆمیزم یعنی ئەم شۆڕشی ئیکۆنۆمیزمە هەروەکو چۆن ئەڵێ یەک دانە مەسەلەن شۆڕشی گەورەی ئینتەرناشنالی کرێکاری هەیە بە هەمان شێوە منیش پێت ئەڵێم چونکینە زەمان و مەکان و ظروفی مەوزوعی و ذاتی ئەو جێگایە زۆر تاثیردا ئەنێ من یەک نمونەی بچووکە بۆێنمەوە ئافرەتێکی با بڵێن the safe children لە سویدانێ من لەو ڕێکخراوەیە بووم بۆ باری مرۆڤایەتی هاتە کوردستانەوەمانە خۆی با بڵێن لە بەرەی مۆدێرات و لیبرال و ئەوانەیە بوو وتی ئاسۆ با بڕۆمەوانە چکە هەفتەیەکە لێرە بە کۆمۆنیست لەبەر ئەوەی ئەوەندە جیاوازی چینایەتی و زوڵم و نەداری و وەزعێتێکی زۆری بینی وتی بچمەوانە دەرەکرێم لە حیزبەکەی خۆما چکە تازە باوەڕم بەوە نەماوە باوەڕم بە خەباتی چینایەتی و بە خەباتی ئەوی منە بم بە کۆمۆنیزم لێرە ئەبێ زوو نەجاتم بی بڕۆینەوە ئەمە ظروف لەگەڵ بابەتی ئەو خەڵکە کە هەمووی پێکەوە سەرجەمی یەک کێشەی گەورەی هەیە کێشەیە ئەگەر کاڵ مارکسیش ئێستا بمایە زیاتر لەم ظروفەی ئێستادا ئەیتوانی زۆر جەخت قاتە سەر مەسلەی ئینڤایرنتمنت لەسەر مەسلەی ژینگە زیاتر بنووسرا من بۆ خۆم ئەو زمانە بۆ خۆی سراعی زیاتر لەسەرەوە بۆ سەعاتی کار کەم کرێتەوە من بۆ خۆم ماکسم پێغەمبەر نییە بڵێم خاتەم الئەنبیا و ئەوانە بەڕاستی ئەبێ ئەمە چاو لەوانە بکەین یعنی من هەرچەنگە لە هەموو با بڵێن ئیقتصادەکانی جیهانیە زیاتر ئەوم خۆشەوێ وەک ئیقتصاد کەپیتال و سەرمایە بەڵام بە حکمی ئەوەی کە ئەوەندە بە زمانێکی قورس نووسراوە کە تۆ باسی ئەکادمی و کرد هەر بۆ ئەکادمیەکان تێگەن زیاتر یعنی هەژارەکان بەڕاستی لە فائزی قیمە و لە زێدەبایی و لەوانە ناگەن ئەوەندە بە قۆڵی نووسراوەتەوە ئەم باسە جا بەحسەکەی ئێمەش لێرە هەیە کە تۆ بێیت تۆڵی کاکە من ڕۆشن فکرین پێ بۆ خەڵکێکی هەژار و فەقیر بەڵام تۆ ئەم شت نییە لە سیابی خواهاتاکو تۆ بڕۆیت ئەو مادەی پێ بدەیت ئەو هوشیارەی پێ بدەیت موچەی نییە خەڵکەکە برسیەتی خەڵکەکە داما و خەڵکەکە جارە بیر لە ئاستی هوشیاری ژینگەیی ناکاتەوە بیر لە خۆی باسەکە لەسەر ئەوەیە وعی هوشیاری یاخود تۆ کە ڕەخنەگرێکی جدی سیستەمی سەرمایه‌داری خۆ نابێت دوای مەشاعیر و احساساتی خەڵکەوی خۆ نابێت دوای ئەو شتە بکەویت باوە لەناو خەڵکە هەنی ڕۆشنبیری هەر ئەوە سەردەمی مارکسی ژەر ئەوە بوو مەسەلەن خەڵک لە پێش مارکسا ڕەخنەی لە سەرمایه‌داران نەگرێت چاوچنۆ کرد نازانم جەماعەتێ جوولەکەن و ئەوانە و دووسێ خێزانن اقتصادیان داگرت و ئەم دۆڵەمەانە لە ناو بەرین هەمیان کوژین ڕێکخراویان دروستە کرد بۆ موامەرە مارکتادوتی ناوانیە بێم کۆمەلگایە بگۆڕینەوە فەقەکەی ئەوە بوو ئەم ڕۆژگارش خۆ نابێت دوێ شوێن هینە بکەی و دروستە خۆ من ناڵێن بایەخ نەدەین بە چاکردنی ژیانی ئینسانەکان و مەسەلەن هەتا لەسەر دابشکردنەوەی سەرۆت و سامان قسە نەکەین بەڵام باسەکە لەسەرەوەیە کە مۆزوعی ژینگەش یەکێکە لەو مەسائلە ئەولەوێتانە و سەرچانەی کە ئەبێ ئێمە قسەی لەسەر بکەین بەرحاڵ من بۆ خۆم
مارکس بە پێغەمبەر نازانم لەم خاتەم الئەنبیا ئێستاش بمایە زۆری نەکرد. مارکس کاپیتالی نووسی تقریبا 7 ساڵ بوو نزیکی چەند 12 ساڵ بوو خەریکی بوو کە هات بڵاوی بکاتەوە دەری بکاتەوەوانە کتێبێک دەرچوو بوو تی تا کتێبە نەخوێنمەوە ئەمە نانێرم بۆ چاپ یعنی ئاوا بوو کە ممکنە شتێک لەو کتێبە بێک کە من نەزەرەکانی خۆم بگۆڕم ینی ماکسانێکی ئاوا بۆوانی کە دوایی هاتوون کردوانە بە خاتەم الئەنبیا و قسەکانی لە گۆڕان نایەتەوەوانەوە خەتای مارکس نییە مارکسی نەبووە بەرحاڵ مەبەستمەوەیە کە ئەمە هینە لە لایەکی تریشەوە ڕخنە لە مارکس خۆ ئاسانە ڕۆزا لۆکسبۆرگ هەموو بە قایدێکی کۆمونیستی و کارگەری ئەزارین ئەمانە بانستی لەسەرەوە بابەتێکە چونچینەوەتە هاوڕێیەک لەسەر ئەزانم ئەوە منیژەوە ویستمەوە باسی ئەوە بکەم هاوڕێ ئەڵێ باسی ئەوە شەڕی سەرمایه‌داران و کوشتن و دووکەڵ و مەبەستی ئەوەی ئەم هاوڕێ لە ئینەکەچکە کۆمنتەکەی درێژدا باسەکەی لەسەرەوەی ئەڵێ ئەو کاری کە سەرمایه‌دارانە ئیکەن زۆر کاریگەرترە لەوەی کە مەسەڵەن خەڵکێک خاشاک فڕێدایە خەڵکێکی دەقیقەن وایە دروستە بەڵام باسەکەی ئێمە لێرە ئەم باسێککە ئێمە ئیکەین لێرە سەبارەت بەوە نییە کە بە تەنها خەڵک نابێ خاشاک فڕێدا قسە لەسەرەوەی خەڵک بێ فعالی یعنی خەباتکاری بواری چاکردنی ژینگە بێ ئەسلی مەسەلەکە ئەمەیە وە لێرەوەیە کە ئێمە ئەمانەوێت ئەم مەسەلەیە بە نەزەری ئەتیبار وەرگری ناخود دەور و ڕۆڵی جەماوە زۆرتر پێینوانە هاوڕێکی تریش تاوان کۆمنتێکی نووسیوە کە من زۆر بە باشیوە ڕاستی تێ ناگەڵی هیوام وایە حکوومەت لە کوردستان یارمەتی کرێکارەکان لە فریز و پوشی کوردستان و خاوێن هەبێت زۆر باش نییە این نییە کۆمنتەکەی وازانم کاڵێ یارمەتی کارگەران باکە دۆخێکی باش و خاوێن لە کوردستانە هەبێ پێما بە شتێکی وانوتراوە هاوڕێکی تریژەڵێ خۆ پیشاندانەکان دەکرێت لە کوردستان و لە زۆر وڵاتان دەسەکەن بە سووتانی دووکان و تایە و دایان شتی تری ئەوە تێکدانی ژینگە نیە بەرحاڵ با لەو چەند ڕۆژەیە ئەوانە جەماوە تۆزێ لە هەنێک گەڕەکات جگە تێگەدەن بەڵامی ترەوە ئەو تاسیرە و کاریگەریە قورسەی نییە لەسەر ئین بەڵێ ئەوە تافگە ئیبراهیم بۆ کۆمنتە درێژەی نووسی بوو دەستیان خۆش بێ بەرحاڵ کۆمنتەکان لێرە تەواو بوو هاوڕێ ئاسۆ من ماندوم کردی کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەچێ ئەزانم زۆر بازماوە بیکەین و ئەوانە زۆر مەسایل دەتوانین لەم چوارچێوە عارضکەین ومانەمە تەنها تقریبا دەرگای هەنێک مەسەلەمان کردەوە ئومێدوارم توانین لە داهاتووە لەگەڵ تو لەگەڵ ئازیزانی تراکە لە ناو جوڵانەوەی ژینگە پارێزی کوردستانان و ئەوانە کۆنتاکتمان هەبێ ئەم کەناڵی ئێوەشە کەناڵی ئەوانەیە کە بۆ ژینگەیەکی پاکتر و ژینگەیەکی باشتر لە کوردستانە کارەکەن و خەباتەکەن خەباتی ئێوە کاری ئێوە بەشێک لە جوڵانەوەی خەبات و هەڵسوڕان بۆ پیانێکی باشتر و دنیایشی باشتر ئەزانم بەش بە حاڵی خۆم و بێگومان ئەمە یەکەم بەرنامە بەڵام دوا بەرنامە نابێ و ئەم مەلەفە کراوەیە و باسی تری تیادێ ئەگەر باسێک ماوە شتێک ماوە سەرنجێک ماوە بیڵی نەدوت بێ لە خلالی بەرنامەکانە زۆر خۆشحاڵە بم گوێم لێبێ کاگاسۆ من لە کۆتاییدا زۆر سوپاسی کەناڵی هیواکەم و هیوادارم فرە بدات بە شتانە و ئەم بەرامیزانە بکرێتە ناو ئاگێندای خەباتی سیاسی ئەو ڕێکخراوانەوە کە خۆیان بە پێشکەوت و خوازە زانن خۆیان بەلایانی چەپەزانن و هاوکاری هەبێت لە نێوانی ئەو گروپانەدا و هیوای ئەوەش ئەخوازم لە خەڵکی کوردستان و لە خەڵکی هەر جێگایەکی جیهانا بێت ژینگەکەی خۆی خۆش بوێت هەنگاو بنێت بۆ ئەوەی کە بەرپرسیارەتی بخاتە سەرشانی خۆی ئەو بەرپرسیارێت تەنها بە هی دەسەڵات نییە بەرپرسیارەکە هی هەمومانە و بە هەر هەمومان لەلایەکەوە دەست لە ناو دەستی یەکە ئەتوانین ئێمە بەرەو دروستبوونی ڕێکخراوە دیموکراسیە سەوزەکان و دیموکراسیەکانی کە با بڵێن دان بە مافی مرۆڤ و زیندەوەر و هەموو ئەو پاراستنی ژینگە سیستەمە ئیکۆلۆژیە دێنێ بەیەکەوە هاوخەبات بین لەگەڵ یەکا بین زۆر سپاسدانە دەستەکانە خۆش زۆر سپاس جاریشتر بووە بەشداربوون لەم بەرنامەیە بۆ مێدیوی لە بەرنامەی ترا بە دیداری ئێوەی ئازیزی چات بینەوە کاگاسۆ ئازیزان و خۆشەویستان بینەری بەرنامەیەکی کەناڵی هیوا بوون سەبارەت بە ژینگە
ومێدەوارم توانی بێتمان باری سەرنجی خۆمان بە ئێوە گەیان ببێ لە کۆمەشی کەناڵەکەمان بکەن بە پێی توانێت خۆتان هەوڵ بدەن سەبسکرایبیکەن لەسەر یوتیوب و بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێنن تا بەرنامەیەکی تر و باسێکی تر هەفتەی ئایندا من شەماڵ ومێدەوارم شەوگاریشی خۆش و ڕۆژگاریشی خۆشتانە بێ هەر بژی